از هیویدارم شته گوتی خوب تماشاوانا ناسکرم بده فرمو کرد. درود و ستایش و خۆشەویستی میهرەبانی ئەهورامەزدا پێشکەش بە هەمە میوانێتە هەمە کوردان لە هەر جێگەیەکی جیهانن و بە تایبەت یعنی خاصەتەن کوردانی ڕۆژاوا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو جانبازان شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد دا ئەنەوێنم و درودی ئەهورامەزدا پێشکەش بە هەمووتان و پێشکەش بە هەموو کورد پەروەران هەموو ئەوانەی خزمەتی ئاخا کوردی ئەکەن هەوای کوردی ئەکەن تەبیعەت و سروشتی کوردی ئەکەن و هەروەها تەبیعەتی خزمەتی ئاوا کوردی ئەکەن و ڕووناکی کوردی ئەکەن و سەری وێ ڕای ئەوەی سەری ڕێز و نوازش بۆ هەموو لایەکدا ئەنەوێنم ئومێدەم وایە ئومێدەوارم کە ئەو زاراوەی کە گفتوگۆی پێ دەکەم کە زاراوەی سۆرانیە بەندە پیر لوقمانم پیر شالیار و ڕێبەر و مەرجعی ئاینی زەردەشتی لە هەمە کوردستانە ji bajarê Silêmanî hatûmete dinyaawe ji li sala 1971 li Silêmanî li gundek bi namê Qalayişkaran li navçeya li nahiyeyê Baziyan کە مەشهورە بە دەربەن بازیان ئەو جێگەی کە شێخ مححمودی نەمر کە شەڕێکی جەنگێکی گەورەی کرد دژی ئینگلیزەکان لە ساڵی 1920 بۆ 22 بارحاڵ بەندە ئەس ئەمڕۆ لە خزمەتی ئێوەدا دەبم هەر پرسیار هەر سوئالێکتان هەبێ هەر شتێکتان هەبێ دەربارەی مێژووی کورد مێژووی ئاینی زەردەشتی و شریعەتی زەردەشتی و پرسەکانی زەردەشتی و مێژووی ئاینی زەردەشتی لە کەی سەری هەڵداوە ئاینی زەردەشتی چییە دیانەتی زەردەشتی چۆنە و بەحث لە چیەکە و تەبیعەتی ئەم ئاینە چۆنە و هەموو بیر و باوەڕەکانی ئاینی زەردەشتی بە کوردانی ڕۆژاوا بە تایبەت کوردانی کرمان زبان پێشکەشەکەم دووبارە ڕێز و خۆشەویستیم پێشکەشتان بێت. زۆر زۆر سپاس یوسف شێخێژی شتەر دەنوویسینە دەبێ دەست خۆش پیر لوقمان یوسف شێخێژ کوردستانە ڕۆژئاوایە ji devera dirbêsiyê ye pîr Luqman pirsê em ji te bikin tu bi bihna fire bersivê bit bûlo ji ber Kurdên me başûriyê soran gotinê wan hinkî ji ême zûtirin pîr Luqman zûtirin hinkî ئەو ئێمە ئەم بخەولۆم دارنگ هێدی سلۆلی ئەم داخن جارنا ji bo her kes jî ji me serwext bibû û li ber keve hem berçeto jî ji Qamişloyê Kurdistana Rojava dibe temen dirêj bît pîr Luqman bixwe ez te qut nakim gava ez pirsa bikim tu bersivê xwe bide piştre em her çend pirsa bi dawî bikin kesnî hebin pêşwaziyê te bikin yan pirsa ji te bikin wê gavê ez ê pirsê wan bişînim ji te re îsam dibêjin tu bi xêr û bêrê hatiye سپاسگوزارم em ê pirsayek kemîn bêjin zeredeşt kî ye پێش ئەوەی ئەوە بڵێ من سوپاسگوزاری واتە گەلێک سوپاس و پڕ مرۆیە ڕەند و جوانی مە کاکچۆلی جاسم دەکەم کاکچۆلی جاسم یەکێکە لە ئەو کەسانەی ئەو شخصیاتانەی خەڵکی کەرکووکە باژاری کەرکووک و لە ئەوڵەوە لە ساڵی 2015ەوە کە ئەس چوومەوە لە بەریتانیا دەژیم کە چوومە کوردستان ئەو یەکێک لەو کەسانە بوو کە پێشوازی منی کرد و لە کەرکووک و لەگەلێ چالاکی و کار و گوزار و گەلێک کاری باشی کرد بۆ خەڵکی کورد و بۆ ناسینی ئاین یا مێژووی کوردی لەو دەڤەرەدا بە تایبەتی دەڤەری کەرکووک و ناوچەکانی باشوور و گەرمیانی پێ دەڵێن ئێمە پێی دەبێژین گەرمیان بەرحاڵ زەردەشت کێیە زەردەشت ناوی زەرەتۆشترایە ئێمە بە سۆرانی پێی دەڵێن زەردەشت بە کرمانجی پێ دەڵێن زەرادەشت بە لە فارسەکان پێڵێن زەرتۆشت و هەر کەسە و بە شێوەی زاراوەی خۆی ناوی زەردەشت دەبێژێ وەکو خۆی زەرەتۆشترا یا زەرادۆشت 1750 ساڵ پێش میلادی عیسا هاتوتە دنیا لەکوێ ez دووبارە بکەم 1750 ساڵ بەری زاینا پێش زاینە مەسیح عیسا یعنی تقریبا 1000 ساڵ 1000 ساڵ
1000 ساڵ پێش دروستبوون و بنیاد و سەرهەڵدانە دەوڵەتە یا ئیمپراتۆرەتی میدیا. بەێ ئیمپراتۆرەتی میدی ئەگەر بینە سەرەوەی بزانین زەردەشت کێیە، ئیمپراتۆرەتی میدی لە 6 عەشیرەت یا لە 6 تیرە پێکاتوە. یەکێ لەو تیرانە کە دیاکۆ بۆ خۆی دیاکۆ سەر بەو تیرەیە بوو، بەو خێڵە بوو، پێی دەبێژن مۆخ. زەرتۆشتیش زەرتۆشتراش یا زەرادۆشت ئەویش خۆی لە تیرەی مۆخەکان و دیاکۆش دیاکۆی مەزن کە ئیمپراتۆرێتی کوردەکان بوو بە زمانی کرمانجی ئەو دەمە. کرمانجی ئێستا نا، چکە کرمانجی ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە. کرمانجی ئەو دەمە کە تێکەڵێک بوو مختەڵیتێک بوو لە زاراوەی مۆغی بە زاراوەی هەورامی، ئەم دوانە کرمانجیان دروست کردووە. یعنی کرمانج لەم دوو زاراوەیە لەدایک بووە. یعنی پێشتر خۆی زاراوەکە مۆغی یان هۆرامی بووە، اینجا ئەم زاراوەی مۆغی زاراوەی کرمانجی لێ دروست بووە و میدەکان بەو زاراوەیە گفتوگویان دەکرد کە ئێستا پێی ئەڵێن کرمانجی. یعنی ئێستا جەنابتان بەو زاراوەیە خەڵکی ڕۆژاوا بە زاراوەی کرمانجی گفتوگۆکەن، ئەوە زاراوەی میدەکانە. بەڵام پێشتر واتە ئێستا گۆڕانی بەسەرا ئەم موغانە ڕەچەڵەکی زەردەشتە. زەردەشت لە تیرەی موغەکان بووە، واتە لە خێڵی موغەکان بووە، ئەو 6 تیرەی کە میدیان دروست کردووە. دوای لەدایکبوونی زەردەشت بە 1000 ساڵ 1000 ساڵ بینیانە، یاتە جیاوازیان فەرقی میدی و لە نێوان لەدایکبوونی هاتنە دنیاە زەردەشت 1000 ساڵی تەواوە. ئەو لە تیرەی موغەکان هاتۆتە دنیاوە لە دەریاچەیەک، واتە لە بۆحەیرەیەک کە پێی ئەوترێت چیچێست. ئێستا بە دەریاچەی چیچێست ئەوشتێ دەریاچەی وان لە شارێ ببورە، دەریاچەی وان ناببورە، دەریاچەی ورمێ لە شاری ئورومیە لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە ڕۆژهەڵاتە کوردستان کە پێی وترێ شارەکەت ئێستا تقریبان گۆڕاوە ناوەکیش ناوی شارەکەش لە ئورومیەوە پێی ئەوترێ ڕەزاییە، کە ئەو ناوچەیە ناوچەی کرمانجە نەک سۆرانی، ینی جیاوازە تقریبان، ینی ئاخافتنیان کرمانجیە. لەو ناوچەیە هاتۆتە دنیاوە لە شاری شیز. شاری شیز کەوێتە نێوان شاری مەهاباد لەگەڵ ئورومیە، واتە لەکوێتە لە نێوان ئەو شارەوە، نێوان ئەو دوو شارەی ئێستەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە، واتە ڕۆژئاوای ئێران. ئەمە نەک ئەوەی تەنها ئێمەی کورد وا دەبێژین، فارسەکان هەروە دەڵێن، هەندێکان وا دەڵێن، تەواوی لێکۆڵەرەکان ئەوەی لێکۆڵینەوەیان کردووە، بەحسیان کردووە لەسەری، بە هەمان شێوە بە دەقیق وا دەڵێن. و هەروەها ئێمە پەرتوکێکمانەیە، واتە کتابامە کتابێکی زەردەشتی هەیە کە پێی دەوترێ یەشت. ئەم یەشتانە لە ناو یەشتەکاندا بەحسی وێت کاتن و تاریخی ولادەی زەردەشت لەو جێگەیە و لەو کاتەدا باس دەکە. و زەردەشت بۆ دەڵێن زەردەشت کوردە، واتە لە ڕەچەڵەکدا کوردە و سەر بە ئاینی میترا ئەزدانی، ئێستا پێی دەڵێن ئیزەدی، سەر بە ئاینی ئیزەدی بووە بنەماڵە و بنەچەی موغەکان. و ئەو لەو بنەماڵەیە دروست بووە و لەوێ ڕیفۆرمێکی کردووە، ئاینی زەردەشتی بەرهەم هێناوە. ئەمە زەردەشت بوو. بەلێ پیر لوقمان تشتێ مناس کرد ئەزێ دیسا دووبارە بکەم ji ber got li vir dibêje ez komentê camêra jî bixwînim. Yûsif Şêxê dibêje ê wallah şwey saeb lehca Soraniye ma kitîr efhema. Nasir jî ji Kurdistana Rojavayê dibê şev baş. Sîpan nivîsandina te hemû bi hev re girêdayî el serwext nebûm. Ez ê gotinê پیر لقمان لگوریم از سر وقت بوم که الا از بیشم به خودی چت که قربانا خودی بم. باش. پیر زرادشت مگو زرادشت کیه او گو زرادشت 1705 سال بری زاینا سید المسیح هاتیه عیسی مسیح هاتیه زاینا ویل ده اشخاف برسک منی دن بو شخوا پیر لقمان ده برسف دان هر دو برسف جی پرسنی میبون گلکی باش کرد گو زایناوی لدورا گولا اورمه یابو کردستان روجهلات. پیر لقمان هەگەر گوتنک مشاش چی کتیجمر ساز بک؟ بەڵێ چیچێست، دەریاچەی چیچێست، گۆلا چیچێست، خۆی ئەوە ناوە قەدیمەکەیەتی و ئینجا لە شاری شیز
لە شاری شیزی کۆن پێشتر ناوی شیز بوو لە نێوان واتە لە بینی مەهاباد و ئورمێدایە ئەو شارە. بله تەگۆ تەلسر مۆغ تەگۆ مۆغ ئەو لە عشیرەتی موغەکان بوو. مخست ئەزڤەیە مۆغ عشیرە ئێلە دێمە بەڵە ئێلی موغان ئەو 6 ئێلە کووردا کە مێت چێکردن دەوڵەتا مێدێ چێکردن بە سەرۆکاتیە دیاکۆ 6 ئێل بوون و یەکێ لەو ئێلانە موغ بوون و دیاکۆ بۆ خۆی سەرۆکی موغ بوو سەرۆکا موغان بوو ئەو دەمە خۆی و زەردەشتیش لەو ئێلێ باشش عشیرە مۆغ بوو ئەڤەیاژی گەلکی باش تەگۆتنەک دنجی گۆ تەگۆ بخوا میدی دەوڵەتا میدی زاراڤاوێت تەولۆ ئەگەر مفێم کرد تەگۆ کورمانجیە ژبەرگۆ ji dil jî min jî pirtûkê dîrokê xwendin mi dît hinek gotinî mîdî nivîsandin min ji xwe wê çaxê got wey kurmanciyê ez fêm dikim divê çi ئەو کورمانجیە لەگەڵ ئەم کرمانجیە جیاوازە یعنی فەرقی یعنی ئەو کرمانجیە لە دوو زاراوە چێکردن یەکێکیان پێی دەوترێ هۆرامی کە لە ڕۆژهەڵات و کوردستان و لە باشووری کوردستان دەژین ناوچەی هەورامان و هەروەها لەگەڵ زاراوەی موغی پێی دەوترێ زاراوەی ئەوێستایی پەرتووکە زەردەشت بە زاراوەی ئەوێستایی نووسراوە زاراوەی موغی ئەو دوو زاراوەی تێکەڵ بووە و زاراوەی کرمانجی لێ تەشکیل بووە. بەڵام بە مروری زەمن کە ژیان گۆڕاوە زمان تەتەوری کردووە زمانی یا زاراوەی کرمانجی گۆڕانی بەسەرا هاتوو. باشە سیپان شخوا پیر لوقمان چ دبێژێ ئەژیل گۆر سەروەخت مخابن سەجاری مخابن ژبەرگۆ کوردستان هەزارێ ساڵا داگیرگریە ژبەرگۆ سینۆر دناومە چێبوونێ ئەف زارێ مەی دەلالی گۆگە ئەمکاربن سەروەخت ببن دەدیت ئێمەم دەبێن شەف باش وەرکی سۆرانی دبێن شەو باش بنە چ خۆشێ ئەم هەردوو سەروەخت دبن لەبەر دکەون لێ کۆنتاک پەیوەندی ناومەد هەبایە ئەف پرسگرێک ژمەر دەرنەتکەت لێ نەدەستێمەدەیە دیسا ڕیا پیر لوقمان ڕیاوە ئێدن چ خواسی ئەمدان و ستەندنێ بە هەڤڕ بکن ولۆ ئەمێژ هەف سەروەخت ببن ژەف فێم بکن و ئەمێ بسەرکەون پیر لوقمان پرسەک ژێ کرد خوا ڕا حتا پرسا منی سسیاژی دا هەگەر سیپان تێ یێدنجی دناڤڕێ ئەف پرسا پێشین ئا گۆمە کرد وە تشتێک ژێ فێم نەکرد بنویسین ئەزێ دیس ژوەر بێژم ئەزێ پرسا خۆی دن بكم. خلي احكي بالعربي الحكايه صغيره ولو انا يعني بالاعتقادي الكردي لازم يحكي الكردي مع الكردي اول اي لغه اللغه هو اهم شيء بالحياه المجتمع خصوصا القوميه الكرديه لديهم لغه لا في اللغه الكرديه عندنا لهجات لكن يجب انا احكي بلهجتي كسورانيه والاخوان الكرمانجين يحجون بلغتهم ويجب علينا انا ان افهم منكم وانتم تفهمون مني يعني هذا هو مشكله بيناتنا ولازم نحن نفتهم كل واحد يفتهم يعني غيره صح ولا لا؟ 1,000,000% صح شيخ. سنة 2000 الله أكبر سنة 2003 في دمشق عاصمة سوريا نعم أنا شفت شاب من كردستان الجنوبية كردستان العراق حكى معاي عربي أحكي باللهجة العراقية كمان شوي لهجة حلوة قلت له كاكا أحكي كردي قال أنا بهدينان قلت له أعتقد بهدينان وكرمانج يحجون كرمانج احكي معي كردي وخليني شوي ما أفهم منك ولكن لا تحكي معي عربي صار يحكي كردي يعني نفهم على بعض ولكن بير لقمان يعني طب ممكن أطلب منك طلب مثلا لمشان المشاهدين جميعا فرمو جبوغي تماشاوان حموش برغو افيديو نئيرو تنيون افشن كسيلما تماشا دكن ازولو بيشنيارا من اقتراحا من مبرسك اشتكر برساخو تنها نبي يجي بعربي خبر بدا چون بعربي خبر نادا نبا عربي نفارسي نتركي انجليزي خبر نادا هرچني از زبانان دزانم
فهم دەکەم خەبەر دەدەم دەنویسم نویستنی من هەر بەو شێوەیە شکڵەیە ئەمما باشترە وا چێترە کە ئەس بە سوورمانجیە یعنی بە سوورمانجی چۆنە سوورمانجی بە سۆرانی و کرمانجی تێکەڵ دەکەن اختیڵات دەکەن مختلڵیتی دەکەن بە یەکەوە و لغەیەکی ئاسانتر واتە زۆر ئاسان دەردەچێت کە منیش فهم دەکەم ئێوەش فهم بەس من ئێوە بە کرمانجی خەبەر بدەن چون من کرمانجەکە دەزانم بە تەواوەتی هیچ کێشەیەکم نییە لەگەڵیدا واتە چ کێشا من نینە مشکلا من نینە تنە دەف من بە زاراوەیە کرمانجی ئێوە خەبەر بدەن بە زاراوی کرمانجی ئەزیش بە زاراوی سوورمانجی خەبەر بدەن نە کرمانجی نە سۆرانی سوورمانجی ئەف گوتنە خۆشێ تێکلێ هەردوو باشێ نەگەرەکە دێمەک ئەس پێشین یارە خۆ بێژم تە گوتناق تە بەرسفدا گەلێکی باش ئەزێ مەبەرێژیش تەرگۆ مەگۆوەک ئینگلیز دەبێن سلۆلیش بۆگە ئەس بخوا شتە ئەس فێم دکم شتە ji bo belkî ew jî çolî ez û çolî gelkî hevdortin stînin me em peyî vîne aqil vîne qise kirine bevre ez ser te zû fêm dikim ez ê pirsê xweş te bikim û tê jî slorî ji bo gil berkevin مشکلەتە Pîr Luqman dikare ola zerdeştî ji me re şîrove bike doza çi dike xweda li ba vê olê kî ye زەردەشتیە سەرەکی بەڵ زەردەشتی ئاینە بەڵام جودایی هەنە ji dev ئاینە بە زبانی کوردی و ji dev ola zerdeshtî ve dev ola bêjîn ayna İslamê û aynî Mesîhî û me dibêjîn aynê Samî leber ewê Kurda gelek Kurda yanî 80% Kurda 80% Kurda ayna Samî hene yanî culek hene ve Mesîhî hene ve Musulman hene ve dev Musulmana dû terefin yekê Şîaya yekê Sunniye ve yani zorîneyê gelek pir Kurda 80 ayînê Samî hene ve ayîn yani ayîn dev Samî yani bîr û bawera xwe bi Xuda ve asman yani kitabê wî hene Xuda qisey têda dike yani qisey Xuda xeber dida ve nûsawiyan bi rêgeyê pêxember yani nebî hatuwe ve lew rêgeyê kitabî nûsîwe ve dawetî be xelq ayîn ama ayîne bo li dev bîr û bawera Kurdayê êsta Kurda wa bîr û bike delê ayîn dibêjî ayîn yani kitabî Xuda pêxemberî Xuda ve Xuda perestî بەڵام لە dev zerdeştiya ayîn yani bîr û bawer yani bawera te bi çi ye ev ayînî te yani ayîn معنای ayîn cudaya dev zerdeştiya ayîn yani bîr û bawer ve çend mirov hene ji ser zewiya ji ser axa zewiya çend mirov hene mesela 3 milyar mirov 4 milyar mirov 7 milyar mirov hewt mêşka wî cudaya hew bîrkirina wî cudaya hew tefekkûriya wî cudaya hew cîhanbînî yani cîhanbînî ew cudaya yani hew irfanî rêgeya raya irfanî wê tu dev cîhan çûn debînî jiyan çûn debînî heyat çûn debînî cudaya kewate çend mirov hene li ser zevî ewan hindek ayîn hene ama behsî ayîna ve manayê be zerdeştî cudaya ayîna zerdeştî wata bîr û bawera zerdeştî zanistiye yani raya irfanî waqiiye yani çî ji waqiê nebû ew bawerê xwe pê nakatin ve zanistiye yani ilmiye herçî ilim got ev xaliye ez rastî tune rastî nîne ve zerdeştî bawerî pê nake yani zerdeştî ayîneke wata bîr û bawerekî fikrekî zanistiye ve waqiye înca zerdeştî pê ewtirê ayneke pê ewtirê mezda senayî pê dibêjin mezda senayî ne zerdeştî belam bedev merdûm hemûî alê zerdeştî dibêjin zerdeştî emeş hiç nalê hiç nabêjîn dalên muşkîle niye giring ew ye bizanêkeve zerdeştiye bel pê dibêjin mezda senayî ez mezda senayî me ez ne zerdeştî me yani zerdeştî manayê wî tune zerdeşt namê
مردێکیە نامێ مرۆیەکە کە پێغەمبەر پەیامی پێ پەیامی پێ پەیام یعنی نامەی پێ یعنی ڕیسالەیەکی پێ ئەم لە زەردەشتیدا با بڵین لە مەزدا ئاینی مەزدا سەنایی یعنی اینجا دین مەسەلەن ئاینە سامیەکان یعنی ئاینە سامی پێی دەودرێت دیانە دین مانای چییە لە سامیدا بۆیە ئەم مەبەست لە دژایەتی کردوشت نییە مەبەست ئەوەیە یا مەبەستم ئەوەیە لێرەدا کە خەڵک مردم یا خەڵک بفهمن کە مەوزوع چییە دیانەت واتە ئەلدیانە ئەوەیە کەوا عینەن شکل ئاین چۆنە دیانەت عینە لە سامیدا کە هەر لای خودداوە هاتووە قسەی کردووە کتێبی هەیە داوێتی بە نەبیەک بە پێی شریعەت دیانەت دەبێت بە شریعەت واتە شریعەت واتە سیستەمی بەڕێوەبردن واتە سیستەمی شریعەتی بەڕێوەبردنی خەڵک بۆ حکوومەتداری ئەبێتە شریعەت لەسەر چی لەسەر بنیاتی دین لەسەر بنیاتی چی لەسەر بنیاتی ئەو ئاینەی داهاتووە لە زەردەشتێ داوانیە دین یعنی ویژدان لە فکردایە ئێستا باسی ئەوەش دەکەم بزانین چۆن وتمان ئاین مەگوتن ئاین یعنی بیر و باوەڕ مرۆڤ فكرة أمره أو يتو باور بيك يعني اور بليفز يعني اعتقادات كل اعتقاد الإنسان هو يصير عين بابلي الديانة دين بارحال دين وسر أوي كبوتشي إما علين عينو بمشكلة مرو همو مرويك إحساسي هي هستوري هي وشن رجاك طريقتك يبو إحساس كردن أو إحساسانك عشان مشكي مروفه واتە مۆخە مرۆڤ مێشکی مرۆڤ سەر مرۆڤ چی تێدایە مێشکی تێدا هەستەوەری هەیە هەستەوەری یعنی ئەحساسی هەیە ئەم ئەحساسانە بە ڕێگەی چیەوە بە ڕێگەی لەمسەوەیە دەست لێدان لە بەرجەسم پێی دەوترێت بۆ ساردی و گەرمی ساردا و گەرم کە تۆ دڵۆپێک ئاوی گەرم ئاوا گەرم پڕشە سەر دەستت ئەزانی ئەوە گەرمە دوایی بڕێتە سەر دەستت سارد بێ سەهۆڵە بەفرەکە بەرف چێتە سەر دەستت سارە و هەست دەکەی وە ساردە ئەمە دەبێتە وێنە دەبێتە سوورە ئەم سوورەیە پێوترێ سوورەیەکی خەیاڵی یعنی پێ لە سۆرانیا پێوترێ وێنەی ئەندێشە یعنی سوورەی خەیاڵی ئەم سوورە خەیاڵی ئەچێ بۆ کوێ ئەچێ بۆ مێشکی مرۆڤ ئێستا کە منداڵێک لە دایک دەبێ زارۆکە کوێ لە دایک بێ دایکا بێ نازانێت سارد و تار و گەرم چنە وەڵێ کاتێ حەز دەکات بەری دەکەوێ گەرمی و دەست دەبا بۆ ئاگرێک دەسووتێ ئەزانێ گەرمە ئەمە لێرەوە وێنە دروست دەکات یعنی سوورە دروست دەکات لە مێشکی خۆیدا اینجا ئەحساسێکی تر چاوامە وێنە دروست دەکات ئەمە لێرە تەسویرەکە ئەم سوورانە هەمێ ئەبێتە سوورەیەکی خەیاڵی ئەچێتە مێشکە اینجا بۆن لوت ئەمە دەماغ لوت ئەنف بەڵێ بۆ بۆنکردنە ئەم بۆنانەش خۆتەوە کەوت بۆنی نێرگس بۆنا نێرگس ها سمێڵا نێرگس یەکسەر ئەزانی کە نێرگس چییە و بۆنەکەشی چۆنە باش یا چەشتن زمان کە پێی ئەچەژی زمان زار کە ئەیچەژی شیرین تاڵ سوێر ئەمانە وەگوێ بۆ دەنگ بۆ سەوت ئەمانە هەمووی دەبنە وێنەی خەیاڵی دەچێتە مێشکەوە لەوێدا کۆ دەبێتەوە ئەوە پێوترێ عەقڵ لەم عەقڵە کەواتە هەرچی لە هەستەوەرەکانی تۆی چی گوێت لێ ئەبێ ئەی چێژی بۆ نەکەی ئەی بینی فێر ئەکرێی لە مناڵیەوە بەپێی ئەم هەستەوەرەکانە ئەچێتە ناو مێشکەوە عەقڵی تۆ ئەمە ئاینی تۆیە عەقڵی تۆ چیت فێر کراوە پەروەردەی چی کراوی لەسەر زەوی واتە لەسەر زەوی چی فێر بووی ئەوە ئەبێتە بیرکردنەوەی تۆ ئەبێتە ئاینی تۆ ئەبێتە بیر و باوەڕی تۆ ئەمە لاینی زەردەشتیدا ئەڵێ ئەم عەقڵە چۆن ئەبێ بە بیرکردنەوە واتە هێشتا عەقڵ چۆن ئەبێ بە بیرکردنەوە یەکەم جار کۆی ئەکاتەوە دوایی ئەیکا بە کاری پێدەکات دەیشوغڵێنێ چۆن دەیکا بە بیرکردنەوە چۆن ئەگەر بە دوو ڕێگەدا دەڕوە سیستەمێک هەیە لە عەقڵدا بۆ بیرکردنەوە واتە لە نێوان سیستەم و لە نێوان عەقڵ و لە نێوان بیردا پردێک هەیە پێوترێ چۆن ئەڵێ سیرات المستەقیم هەمان شتە پێدە چینوات پردێکە
لە دەزوو باریکترە مەسەڵەن زۆر وەصفی دەکەن کە لە موو باریکترە لە مووامە باریکترە یعنی زۆر ناسکە والحاصل لێوە دەڕوا سیستەمێکی پێوترە سیستەمی ئاهوو ئاهوو یعنی ئاسک سیستەمی ئاسک یا سیستەمی غەزات سیستەمی ئاهوو ئەم سیستەمە لەوێدا حاکمێکی کە پێی وترێ دەینا دەین ئەوە وشەیەکی کوردیە سە وشەی دین کە لە عەرەبیە وەرگیراوە وشەیەکی ئەوێستاییە ئاوێستا کتێبی زمانی موخەکانە زاراوی کرمانجی و سۆرانی و لۆڕی و زاراوەی هەورامیە ینی زاراوی کوردیەتی دین وشەیەکی کوردی پەتیە و زۆر قەدیمە 6,000 ساڵ پێش هاتنی ئیسلام یا مەسیح هاتووە 6,000 ببوورە نەک ئیسلام مەسیح 6,000 ساڵ خێش ئاینی مەسیح دین وشەی دەینا ئێمە بەکارمان هێناوە ئەم دینە ئەبێتە حاکمی چی ناو عەقڵ جێی دەکاتەوە بە دوو ڕێک پێوترێ سپەنتا ماینۆ لەگەڵ ئەنگرا ماینۆ سپەنتا یعنی ڕووناچی یعنی چاک چێ باش ماینۆ یعنی معنەوی یعنی وێنەی معنەوی ئەمە وتمان وێنەی معنەویە یعنی سوورەی معنەوی دروست دەکات بۆ عەقڵ سوورەی معنەوین هەمویان لە ئەحساسەکانەوە ئەستەوەرەکانەوە لە حاسیەکانەوە حاسیە چونکە ئێمە 5 حاسیەمان هەیە لەم 5 حاسیەوە ئەو سوورانە دروست دەکات و سوورەی معنەوی لە عەقڵ پێکەێنێ ئەم وتمان دوو جۆرە ئەگەر تۆ پەروەردەیەکە باش یعنی تربیەتێکی چاک وەشتی باش فێر ببووی ئەی با ئەم دەینایە کە لە ناو مێشکایە لەسەر پردی چینوەت واتە لەسەر چینوەت پردەکە پولەکە ئەی پەڕێنێتەوە بۆ سپەنتا ماینۆ واتە ئەندێشەی چاک بیری چاک لێرەشەوە ئەی پەڕێنێتەوە بۆ ئەنگرا ماینۆ ئەنگرا یعنی خراپ یعنی چی پێڵن ئەهریمەن شەیتان یعنی بیرکردنەوەی شەیتانی یعنی ئێمە ئەگەر بیکەین بە عەرەبی بیرکردنەوەی ڕەحمانیمان هەیە و بیرکردنەوەی شەیتانیمان هەیە کە شێ خاوەنێتی مرۆڤ خاوەنێتی و لە مێشک و عەقڵ و بیرکردنەوەکانی هەیە یعنی جۆری بیرکردنەوەی یعنی جۆری فکرکردنە تەفکیر دوو جۆر تەفکیربانی چاک و خراپ لێرەوە دەڕاتەوێ ئەو کاتە ئەمە ئەبێ بە بیری چاک سپەنتا ماینۆ ئەبێ بە بیری چاک وتەی چاک کردداری چاک ئەنگرا ماینۆ ئەبێ بە بیری خراپ وتەی خراپ کردداری خراپ هەمەتە و هۆختە و هەڤەرشتە ئەمە سیستەمی بیرکردنەوەی لە ئاین لە جۆری تێڕوانین لە چاک و خراپ لە ئەهریمەن و بەهەشت لە هەموو ئەو جۆرەشتانی کە لە ژیاندا هەمان یعنی لێکۆڵینەوەیەکی زانستیە علمیە قۆناغی عیرفانە قۆناغ هەر قۆناغە بە کرمانجیش قۆناغی عیرفانە یعنی ئێمە 6 قۆناغی عیرفانمان هەیە 6 قۆناغ بە 6 قۆناغ فێرمان دەکا زەردەشت کە ئێمە کەسێکی ئینسانێکی چەک بی و خزمەت بە ئاو بە ئاف واتە خاک هەوا ڕووناچی ئێوەش ڕووناهی دەبێژن ڕووناهی بکەن ئەم چوارە کە ئەمە ئێمەی مرۆڤ بوونەوەرەکان حیوانات نەباتات هەمووی لەمە دروست بووە لەسەر زەوی وەکەواتە بیرکردنەوەی ئاینی زەردەشت واتە ئاینی زەردەشتی چییە؟ ئاینێکی عیرفانی عەقڵانی زانستی عیلمانیە بۆچی بۆ ژیانکردن لەسەری تا ژیانی خۆ چێ بکەین ئەمە ئاینی زەردەشتیە و هەر پرسیارەتریشتان هەیە لەسەر ئەم جۆرەشتانە و هەرچێکیش بێ من لە خزمەتتانە بم قومێ ئاویشە خۆم زۆر سپاس گەلێکی باش بوو تە گوتنێڕێ ئەف گوتنا دین بەرێژی بولۆ نەوەکەویل سەر چێبوو خۆرتەکیشخوا ڤیدیەک چێ کرد گوتنا دین نە عەرەبی گوتنە کوردیە لێ گوتنا عەرەبی ئەم زانن شەریعایە ئەس پێت فکریم نەگەرەک لجەمە هەر یەک گوتن کێ بێژی گەرەک ئەس دجید نەبێژم نا ئەشخۆر فکریم لجەمەل ئەم بێژن کۆلێجا یاسایی کولیا حقوق مخوەن لرغم كي كلية الشريعة هبو مندي داني كلية الديانة الشريعة الإسلامية فيادي بير لقمان دي بيجي دين إسلامي أفقوتنا دين مي زردشتي ده هبو دين زردشتي قال لك كيفنا أف خلافته تنبيا ديما قوتنا دين قوتنا كردي وآن هازي بين بهمبر چتو چشتر نویسان دي بير لقمان دبيجي كاقتراح معنا همبر مقتراح مگوزه پیشنیار بکن پیر جمع فهم کرد برسو آمد جید دامل ازی بخوینم
دبيجي ما دام بير لقمان يعرف عربي خليه يحكي بالعربي، لأنه الكلمات مفهومة ولكن المعنى الكلي لا يفهم، وآخر الأمر القرار لك مع كل المودة. من ببخشن من زور كردم، يعني كسيكي كرد بيويستا لكردك فهمك، يعني هول بدن تيبكوش مني شوكوا كنت ما أعرف كرمانجي ولا أفتهم منه شيء بالأصل، أو بعربي بيموت بلا هولم دا تيكوشام خند موا جوم ليجر وإستاكي تو تا كرمانجي شد بيجي مشكلة منتنا ومنيش استلا دف كرمانجا باشورة كاتيك دسما دهوك يا زاخوي دلال دسما وين دري اوان بكرمانجي خبر ددن عزيز بسوراني ويد مشكلة متن ايوش للروشال استا بونمونا يعني روشالات بكرمانجي خبر ددن بحورامي خبر ددن بلوري خبر ددن بكرمانجي خبر ددن يعني سوراني كرمانجي هورامي لوري چوار زمانه كردي هنا وهميان تري حالية بن وهيج مشكلة انتن ايمش ابي فيربين همومان ليكتريك يبقين زمانه كردي زمانه قالك برشيرينا والدولة منده يعني زنجينة قالك زنجينة قالك دولة منه يعني هر وشيكي كردي شش تاده مرادفي هي هر هيج زمانك يسر زويدا جيتيدا وكو زماني كردي دولة من نحتنا يعني تو تا ذكاري أزمان حالي زور آسانة هيج صعبني ومن هولدا وشيء عربي يعني أخطب الكلمات العربية في حكيتي مو مشكلة، لكن أحكي بالعربي لا العفو باش اشتري بير مرة ببخشت گوچل گور پرسامه جي كا اولا زردشتي وي گوت لگوري ما از البركتم اولا زردشتي يعني بنجهوي زانستية علمية اعتماد دكل سر علم ومعرفته وتشتي بي هسدب وبي دحسه بفيرنجي تبي جو بيشين جمرگو گاوا من جي پرسيبا زردش كي جان نتويه بيشيا گوتنا خوگو كرد جي إلا موخ او إلاغو دولة ميديا جوي و بينج إلي يعني عشيرة كردي دن چيبون وموخ شش او بينجيدن موخ و بينجيدن شش بله موخ و بينجيدر موخ مزنه موخيجي ام جيرد بين دياكو دياكونه بله دياكو شاه امبراطور بو بله امبراطور شاهنشاه خوي موخ بو بله دياكو او باوي كياك سره باپیری وی بله باشه ما ولو گوت آین گوتنا آین پیردر باز بو گوت جی آین باوریه ورسر حواسا جی پیوی ار پنج حواسا و گوت خیر و شر هیه بوی هاوی پرچه پرسامنی دن وک پرس ببوره بیر گاواگه از هر پرسشته بکم آگ زانبم جی مخونده بیجی زشته بپرسم چیروک نا آمتنهی اجید خوازم ناس کم بیتر و تماشاوان جی دویگ ناس بکن لبا اولا زردشتی خدا ام زانن ام جیر بین دین توحیدی یک دلیوی ازیوی پرسی بکن برا پرسک نزانی به اولا زردشتی خدا لجم یک خدایی ونافيوي چی؟ وەکو پێشتر وتم يعني زەردەشتی ئاینی زەردەشتی ئاینی مەزداسەنایی درێژکراوەیە ریفۆرم چاکسازیە لەناو ئاینی ئیزەدیە ئەوە لە پشتی من ببینن ئەوە تاوسە دەبینن هەموو دەسم لە کوێ ڕاکێشاوە ئەوە تاوسەوە نییە بەلێ ئەوە تاوسەوە نییە بەلێ لە پشتی من ئەوە لە لای من پیرۆزە بۆچی ئێمە ریفۆر ئاینی زەردەشتی ریفۆرمە لەناو ئەزدایزمدا خدا لە دیدی ئاینی کوردەوە ئاینی یارسانیمان هەیە ئەزدانی یا ئیزەدیمان هەیە
خورشیدیمان هەیە لەگەڵ زەردەشتی ئەم چوار ئاینە کورد چوار ئاینی هەیە لەم چوار ئاینەدا هەر چوار ئاینەکە لەسەر پنجینەی وەحدانیەت دامەزراوە یەکتاپەرستی واتە تەنها خودایەک دەپەرستێت خدا واتە چییە یعنی چییە خود واتە لە خودی خۆی دای بەخشی یعنی جیهان و جێتی خدا لە خۆی بەخشیوێتی داوێت واتە ئێمە لە چین لە خودای کەواتە ئاینی زەردەشتی و یەکەم ئاینی یەکتاپەرستی بووە لەسەر ڕووی زەوی یعنی پێش ئێمە واتە پێش ئەزدایزم هەرگیز خەڵک یەک خودای نەپەرستوو بەڵام ئاینی ئەزدایزم یا زەردەشتی یەکتاپەرستە و خدا ناوی ئەهورا مەزدایە ئەهورا مەزدا یعنی چی ئەهورا مەزدا هۆر یعنی خۆر ڕووناچی ئەهورا یعنی ئەو خۆرە یا ئەو ڕووناچیە مەزدا مەز یعنی مەزن مەز یعنی مەزن وایەوەش دەبێژن مەزنە بەلێ بەس ئێمە دەبێژین گەورە بەرحەڵ ئەها ئەبینی کرمانجیە بەنیە ئەوەندەی سۆرانی نییە کرمانجیە خدا واتە ئەهورا واتە هۆر خۆر ئەوە خۆرە مەزنە مەز یعنی مەزن دا یعنی دادوەر دادپەروەر یعنی یەکسان عادل یعنی خدا واتە ڕووناچێکی کە لە ئێمەی لە خۆی بەخشیوە ئێمەی دروست کردووە ئێمەی ئافراندووە و بە دادوەرانە واتە دادوەرە واتە خدا چێیە واتە خدایەکی مەزنە مهرەبانە بەخشندەیە دادوەرە ئەمە مانای خدایە و ئەمانای ئەهورا مەزدایە و ئەمە خدای زەردەشتیانە و ئێمە باوەڕمان پێیەتی و ئێمە خدا ناپەرستی یعنی ئێمە پەرستش یعنی عیبادەت ئێمە ستایشی دەکەین ستایش یعنی سوپاسگوزاری دەکەین و پەیمانی دەدەین یعنی مهر یعنی پەیمان مهر یعنی پەیمان ئێمە مهری دەدەین واتە پەیمانی دەدەین کە بیر و گوتە و کردداری چاک بکەین بیری چاک گوتاری چاک کردداری چاک بکەین و پەیمانی دەدەینێ کە بەهەشت بڕازێنینەوە دروست بکەین بنیاد بنین یعنی ناچین بیپەرستین چکە ئێمە باوەڕمان بە عەبد عەبودیەت نییە قەدەغەیە لە ئاینی زەردەشتی عەبودیەت بۆ خوداش نییە بۆ هیچ کەسێ یعنی مرۆڤ نابێ عەبد بێت و عەبدایەتی ڕەت دەکەینەوە بە هەموو شکل ئەوە ئەهورا مەزدا و ئەوەش ئێمە باوەڕمان بە زەردەشت پەیامبەرمانە پێغەمبەرمانە و هەروها پەرتووکی پیرۆزی زەردەشتیان خۆی نووسراوە بە زاراوەی مۆغی نووسراوە ئەوێستا هەندێک پێی وترێ ئاڤێستا بە جیاوازێکی نییە بەڵام ئەوێستایە ئەویستای بەڵێ شوە مژ پیر لوقمان پرسی خدا li bawe yekê got belê yani wek zimanê Erebî dînek tewhîdî ye yek xweda heye ji xwe jêr dibên ehora mizda goşku hatiye hor ji gotina xor yani ronî xwe jî em dibên xorşîd li cem heye ev nav xor ronî mezd yani megomezd mezzine gawre mezzine da yani afran dadwere بەڵێ دادوەری ئافرێنراوە بەڵێ ئافراندن هەر بژی ئەڤاز بهێویمە هات فێمکردن بە خۆشکایی li ceme Mustafa Hennan ew ji Kurdistana Rojavayî ji bajarê Efrînê ye Almanya rûdinê cibê çar tişt li ba ola zerdeştî pîrozin av agir ax û bane êvara te û mêhvanê te yî giran buha û hemû tevaşevana êvara me xweş dike محمود كولو جي أو براي منه دبي مساء الخير لكم ولجميع مشاهدينكم شخو مصطفى تنويسان دي زور بواتيا روج رويا أم قواقع از كومنتات خوينم از خوازم هنكي بلاتجي في البيت جبوك تجي ناس بك تشد نويسينم رانها تشكي خوشي ازي جبير لقمان بپرسم میثرا چیه؟ جوان هەر زۆر تەواو
بەڵێ میترا باوکی هەموو ئاینە کوردەکان. میترا لە ڕۆژی چلەدا وانی دوێنێ شەوی ڕابردوو جەژنی چلە بوو، جەژنی یەڵدا. ئەوە لە دایکبوونی میترایە. ئاینی یارسانی کاکەیەکان یارسانەکان میترایی، یعنی باوەڕیان بە پێغەمبەر میترایە. ئەویش بۆ خۆی ئەزدانی بوو، خۆی ئیزەدی بوو، چونکە ئاینی ئیزدانی زۆر کۆنە، لە سەردەمی سۆمیرەکانەوە هەیە ئاینی ئیزدان، هەنی گەلێک کۆنە، وەک دایکی هەموو ئاینەکانی ترە. بەڵام ئەوانە هەمویان موغ بوون، یعنی لە تیرەی موغ بوون، و میترا بۆ خۆشی موغ بووە، ئەویش لە تیرەی موغەکان بووە. میترا پێغەمبەرێکی کوردە و ئاینێکی کوردیە، و لە 20 لەسەر 21 درێژترین شەوی ساڵ لە زستاندا زمستان لە دایک بووە، و ئەویش هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە عینەن جێگا لەو جێگانە و دەوروبەری ئەوێ لە دایک بووە. هەندێک باوەڕیان وایە کەوا میترا لە نزیکی شاری وانی باکوور لە دایک بوو بێ، ئەکرێ وابێ، بەڵام بارحاڵ لە نزیک لە دەوروبەری چیاکانی زاگرۆس لە دایک بووە و ئاینێکی کوردیە. و مهر وشەی مهر یعنی پەیمان، میترا یعنی مهر یعنی پەیمان، ئەوە ناوەکەیەتی، و ئێمە باوەڕمان پێیەتی، و ئێمە نوێژی نیایشی تایبەتیمان هەیە بۆ میترا، بۆ مهر. و لە ناو یەشتەکاندا یەشتێکمان هەیە بە ناوی مهریەشت، بە ناوی میترا، باز لە میترا دەکا، ئەو باز لە ژیانی ئەو نیایشە و سوپاسگوزاریە بۆ ئەو. و هەروەها لە ناو گاثاوەکاندا، گاثاو یعنی گوتەگەل، ئەوێستا پێ ئەوترێ گاثاو، خۆی گاثاوە پێ ئەوترێ ئەوێستا. ئەوێستا یعنی وەستا، یعنی مامۆستا، یعنی ئوستاذ، یعنی معلم، نەک ئوستاذ، معلم، یعنی ئەوە ماناکەیەتی، یعنی وەستا، چۆن وەستایەک بینایەک دروست دەکە، یعنی ئەمە ماناکەیەتی لە ڕاستیدا. و ئەم گاثاو یعنی گوتەگەل، گاثاو گاس، خەڵک فارسەکان سیان نییە ئەیکەن بە گاتە، بەدخۆی گاسایە. گاساو جەمعە یعنی گوتەگەل، یعنی کۆمەڵێ وتە، کۆمەڵێ قسە، کۆمەڵێ خەبەر. ئەمە پێ ئەوترێ ئەوێستا، و لە ئەوێستاشا باسی میتراەکە، یعنی تقریبەن سێ بڕگەی تایبەت کراوە بە میترا و باسی میترا دەکا، و میترا لە لای ئێمە پێغەمبەرمانە، و چۆن باوەڕمان بە ئەزدانیە، چ باوەڕمان بە یارسانیە، باوەڕمان بە خورشیدیە، باوەڕمان کە ئێمە زەردەشتین، و ئاواش باوەڕمان بە میترایە. دێمەوی هاوی میترا ji زەرادەشت کەمترە، پێشترە، 5000 ساڵ پێش لە دایکبوونی عیسا. تەمام قەدیمترە. بەڵێ خۆی ئاینەکان چۆن بوون؟ ئەزدانی بووە، اینجا خورشیدیە، اینجا زەردەشتیە، اینجا یارسانیە، ببوورە یارسانیە، اینجا زەردەشتیە، اینجا مانیە، اینجا مەزدەکیە، بە هەمووی 6 ئاینی کوردی هەیە. 6 ئاینی کورد، 6 باوەریە کورد، 6 ئۆلێ کورد. بەڵێ نه ئەم بێژن میترا ji زەرادەشت کەمترە، ئولگۆری پیر لوقمان دەبێژێ ئێزیدیە، ئێزدەهان، ئێزیدی، وەک ئەم دەبێژن ئێزدیهی ئا هەری کەڤنە شخۆڤەیە لە جەمێ ئەز ئینا سەفێ دەهابوو متخۆند باوەریە مدگۆ زەردەشتی ئا هەری کەڤنە لە هەمبەری مێ کەسنی هەبوون دگۆنا دەبێژن ئێزیدی کەڤنە، ڤای پیر لوقمان دەبێژێ ئێزیدیتی ئۆلا ئێزیدی کەڤنترش ئا زەردەشت، و میتراژی پێخەمبەرێک بوو، کورد بوو، ئەوژی یارسانینەوە 5000 ساڵ بەری عیسا بوو. ڕاستە؟ بەڵێ باشە، بەری سپرساخوا دن بکەم مستەفا دەبێ ببوورە خۆر نە زۆرتەیت نویسەکدانی ژە دێمەک مستەفا نویساندی خۆر بەواتەیە ڕۆژ ڕۆیە، ڕۆژ یانیۆ. ڕاست. مستەفا بخوا مامۆستێ زمانی کوردیە؟ ڕاست. گۆهد دوان هەوا خۆر یعنی ڕۆژ، خورشید، خۆر، ڕۆژ، ئەمە هەمووی مانای خۆرەکە. ئەم دەبێژن خۆرشید، ئەم دەبێن قورسێ ڕۆکێت، ڕاستە دێمە گوتنا ئەڤواتە خۆرشید. نانە خورشید یعنی خۆر، ئەو مانای ڕووناکی خۆرە، خۆی خورشید یعنی ڕووناکی خۆر، بەڵام خورشیدیش بە خۆری شەرەوترێ خورشید. ڕووناهی
باش محمود كولو دبي ميترا هو أحد الديانات الكردية القديمة. ميترا على ما أعتقد أحد الديانات الكردية القديمة، ويجي ويقا برس ذكر ويأفجي نرينا قداني راست محمود شخوامكو ببير لقمان تشغو يوسف برسكيت كي يوسف بلكي أنبياء بهلن باشيش برغو أم لسر أولا زردشتيد آخرين دبي السؤال لضيفك إذا ما في إحراج، هل هناك تشابه بين الديانة اليزيدية والدرزية؟ يوسف أمي يعني الديوان ما بين الزردشتية واليزيدية قصده؟ وي داني ايزيدي ودرزي نا يوسف وي برسامه دناف زردشتي وايزيدي ده تكلي هنا تشهي تشتنيه سعيد احمد جي او جيش قامشلوي دبي ايفار باس جتا وميفاني ترى جوست شيار دبي جوتين ابند فيا الي يعني ايفار باش جحمواره دبي جود نايت بيرنجي ازي جي بير لقمان ببرسم زاروك غافال جموة زاروك دو اولا زردشتي ده زاروك مندال غافال تشي دبن دو اول نيدن ده امي بين دو اولا في الله تيت وان تعميد دكن وان شلون تخنا بافيت اب سلمانات تشتكي دكن دكن لجم اولا زردشتي زاروك كيوا تشي دبن تشتك لجموة هي هون دكن يانا برسا بويف جريداي لباوة لجموة لهمبروة زاروك چرچه دبه زردشتي يانا باب لد عين ديانتي زردشتيا زاروك هيج عيني چينية هتا تمني دبيت الدوانزة بلي لدوانزة صالي درسي بيدلن واختياري دكن كلا تمني شانزة صالي داواتا دوانزة سيانزة چوارده پانزة شانزة 4 ساڵی لەبەر دەدەنێ کە لە تەمەنی 16 ساڵیە ئاینێک اختیار کابێت واتە ئاین لە لای بناڵانی زەردەشتی اختیاریە تۆ چه ئاینێک هەڵبژێری و هیچ کاتێک بە دایک و باوک نییە دایک و باوکی موسڵمانە ئەبێ منداڵەکەش موسڵمان دایک و باوکی زەردەشتیە ئەبێ منداڵەکەش زەردەشتی پێ نا ئاینی زەردەشتی ئاینی اختیار علاقەی بەسەر دایک و باوکەوە نییە بەڵام ئاینێکی بانخوازە یعنی هینەکان خۆی فراوانەکە یعنی بە خەڵکەڵێ وەرن ببن بە زەردەشتی یعنی خەڵک وەردەگرێت یعنی ئاینێکی چاقبەستوو نییە گرێدا بێ بە خۆی بڵێ مەمنوعە کەس نابێ بێ بە زەردەشتی و مەمنوعە هیچ زەردەشتیەک نابێ بە موسڵمان شتی وامان نییە چونکە ئاین اختیارە و دایک و باوک هیچ طبعا دایک و باوک هەر ئاینێکی هەبێ حەزەکە منداڵەکەشی ئەو ئاینەی هەبێ ئارەزوو دەکات بەڵام لە دەم زەردەشتیان ئەوە اختیارە ینی بەدەست باوک و دایک نییە باشه شخوا پیر لقمان دبێت چێ پرسام ژێ بوو مگۆ ئەو ژی زارۆکێوان وەک ئێمە بسلمانە چەرچێ دنەمات بێن بوو بسلمان یاننا گۆنا تشکی وسال بجەمە تنە تشکی ولۆ تشکی وەڕێ لە جەمە تنەیە زارۆ گاوا چێ دبن ڕا حتا عەمرێوان ساڵێوان دبن 12 ژی ت ئاین ت باوەری دینێوان تنەیە ژ 12 حتا 16 پیر لقمان بەردەگەم بێتەش بۆ تژمر ساز بکە گەشاش بووم دخوێنن نە هون چ دخوێنن ئۆلا زەردەشتی دخوێنن یا گەلک ئۆلا دخوێنن گەلک ئۆلا متخواست ئەس ڤەیە ناز بکەم انتخاب دەکە اینجا گاوا گتە ژمر گۆتبە هەو ئۆلا زەردەشتی تەنێ دخوێنن منێ بگۆتا پیرێ من مامۆستەیە من ئۆستەیە من ئەڤ نەبوو هەلبژارتن نەبوو اختیار شپەرگۆش پێ ڤی ئۆلی ناس ناکەن لێتە گۆتنە گەلکی خۆش گۆت کێفامولۆ تێ دەبێژێ گەلک ئۆلا دخوێنن ژوانڕە تشتێ ئۆلێ بەلکی هەنە ئەز نزانم بەلکی دەبێن جوهوتی فلەتی ئێزیدی زەردەشتی بسلمان ئەڤن یا ji 12 حتا 16 di 16 de hil dibijêrin اختیار dikin dînê xwe ev tiştekî بەڵام ئەوان منداڵی زەردەشتی لە منداڵیەوە فێر دەکرێت هەندێک شتەیە فێرەکرێن بۆ نمونە من سێ منداڵم سێ زارۆکم هەنە یەکیان ئەمراوە 24 ساڵە زانکۆی تەواو کردووە یعنی جامعەی تەواو کردووە یەکێکیان لە کۆلێجە یەکیان لە های سکوڵە یعنی لە ئەعدادیە کۆتایی ئەعدادی ئەمە لە منداڵیەوە فێرمان کردن کە 4 شت لای ئەو پیرۆزە 4 شت ئەویژێکیان ئاخە خاک
اینجا باە بات هەوا اینجا ئاڤە اینجا ڕووناهی ئەم چوارە پیرۆستکە واروها ئاژەڵ دۆست بێ یعنی حیواناتی خۆش بێ واروها طبیعەتی خۆش بێ مثلەن ئەگەر ئاوی خواردەوە سەرا دەبێوێ فڕێ نەدات مثلەن شتێکی پێ بێ فڕێ نەدات بۆ لایە پیسی نەکە خاک پیس نەکە ئەو ئاو پیس نەکە هەوا پیس نەکە سروشت خۆش بێ سروشتی خۆش بێ خاک ئاخی خۆش بێ اینجا وەتەن دۆست بێت اینجا نەتەوە قەوم دۆست بێت و اینجا لە نێوان ژن و پیاودا یەکسانی بکە ئێستا من دوو کیژە هەنە لەگەڵ هەبێک کوڕ یەک کوڕمان هیچ جیاوازی لە نێوان ئەواندا نییە وەکو یەک مساوێت یەکسانن ئەم منداڵانەی من لە منداڵیەوە فێری یەکسانی کراون فێری ئەوە کراون هەر کەسێک بەرپرسە لە خۆی هەر کەسێ حەقی اختیاری هی خۆی هەر کەسێ حەقی اختیاری مەسیری خۆی هەیە و نابێت کاریگەری هەبێ لەسەر ئەویتر و نابێت توندوتیش بێ گرنگتریشدەوەی منداڵی زەردەشتی فێرەکرێ کە نابێت توندوتیش بێ لەگەڵ مرۆڤدا لەگەڵ ئاژەڵدا لەگەڵ ئاو خاکدا لەگەڵ بوونەوەرەکانی تردا نابێت توندوتیش بێ یعنی ئەمانەی فێرەکرێ ئۆڵڕێدی ینی کەسێکی زەردەشتی خانەوادێکی زەردەشتی ینی عایلەیەکی زەردەشتی منداڵەکانیان زارۆکاوە بەو شێوەیە فێر دەکەن اینجا خۆی ئەمانە فێر دەبێت کە دوایش هەموو ئەم شتانەی ترە فێرە بێت و دەرس ئەخوێنێ و ئاینەکانی تریش زانیاریان دەدەێ ئەو کاتە حەقی اختیاری خۆی طبعاً بەدەستێنێ و هەڵەبژێری بە زۆریش بە زۆری طبعاً لە سەدا تقریبا 99 زەردەشتێت هەڵەبژێرن من نازانم بۆ نمونە من 3 زارۆکم هەیە هەرسێکیان ئاینی زەردەشتیان هەڵبژار بەڵام من چ زۆرم لێ نەکرد پێم نەوتون وەرن ئاینی زەردەشتی هەڵبژێرم بە هیچ شێوەیە چونکەوە قەدەغەیەوە یەکێکە لە گوناحەکان ئەوە حرامە لای ئێمە تۆ بە زارۆکەکە بڵێ ئاینەکەی من هەڵبژێر چکە ڕەنگە ئاینەکەی تۆ غەڵەت بێ ڕەنگە هەڵە بێ تۆ نازانی چونکە ئەوە اختیارەکە کامە ڕاستە ئەو ڕاستیەکە لای خۆی چ ڕاستیەکە حقیقت لای ئەو چییە ئەوە هەڵەبژێرێ ومێدم وایە ئەمە بە وردی تۆشیکەیتەوە جارێکی بژی پەرزواتە هشت ئەسپرسەکێدن بکەم دێمە کوڕ کەچ لاو کەچک ژن مێر ینی ئێ نێر و مێ دێ ئۆلا زەردەشتی دێ وەک هەڤن و ئەڤ وەک هەڤی هەمووشت ئێستا بۆ نمونە بەندە ئەس پیر لوقمانم ڕێبەری ئاینیم یعنی وەک مامۆستایەکی ئاینیم و ئێمە پیر ئاشنامان هەیە کە ژنە بۆ ژنە وەکو من پیرە پلەی پیری هەیە یعنی ڕێبەری ئاینی بۆ پیا و بۆ ژنیەکە بۆ خوێندن بۆ کارکردن بۆ نمونە ئەگەر بابا من خانوویەکی هەیە ئەی فرۆشێ من لەگەڵ خوشکا من وەک یەک بەرمانەکەوێت لە گەواهیدان شاهید گەواهی بدەی شاهیدی بدەی ژن و پیا وەک یەکە قیادەی عسکەری و سەربازی و حکومی وەک یەکە مافی خوێندن مافی خواردن مافی هەموو شتێک دەکە بەڵام لە ئاینی زەردەشتیە ژنان یەک پلە واتە یەک دەرەجە لە هەندێک کاتدا لە هەموو کاتەکانە لە سەروی پیاوەوە لە سەروی مێرەوەیە مەسەڵەن بۆچی لەبەرەوەی هەمومان ئێمە ژن هەڵی گرتوین لە سکیدا حامیلە بوو ئێمە من پیاوم لە سکی ژنێکا بووم ژنەکەش هەر لە سکی ژنێکی ترا بوو واتە ژن هەڵگری مرۆڤە بۆیە ئەو پلێک لە پێشی مرۆڤ کاتێک کە دەچین بە بلاولا چۆن لە ئەنگلیزی دەڵێن ladies first ژنان بە پێش دەڕۆن لە پێشەوە دەڕۆن اینجا کاتێک کە دادەنیشین ئەبێ ژنێک دانیشت بێ لەویا پیاوێک دانیشت بێ لێرە وەک یەک دانیشتە ئێوە پێڵین هاوسەرۆکی ببوورە پیر لەقمان خۆزی بێتر گوتنێ کوڕوانجی بێتر بێژێ هینکی تەزوو کرد هینکی لمە ئاسێ بوو ببوورە دناف ژن و مێر گەلکی گرنگی ژمەڕێ و پێڕژی بێژێ قەدەخەیە مێر یا ژنا زەردەشتی ji ئۆلێک din hevjîniyê zewacê bike qedexeyê memnû ya na ئاینی زەردەشتی حەقی اختیارە بۆ هەموو شتی gelekî baş ئەوە عیلاقەی بەسەر ئاینەوە ئێمە منداڵ زارۆک عیلاقەی بەسەر ئاینەوە تنە کە تۆ چه ئاینێکی زارۆکەکەی تۆ حەقی اختیاری هەیە هەرواش زەواج بۆ کوڕ و بۆ کچ ئەوە حەقی اختیارە عیلاقەی بەسەر ئاینەوە نییە ئاینی زەردەشتی تەداخل لە ژیاندا لە حیاتی ئینسانەکاندا ناکە و تەداخل لە حکوومەتیشدا ناکە یعنی ئاینی زەردەشتی شریعەتی تنە شریعەت نینە
شریعەتی هەیە بۆ خۆی شریعەتی حکومداری سیاسەتی نییە بەس شریعەتی ڕێکوپێکی خۆی هەیە ئێستا ئەمەی کە باسی دەکەم ئەحکام یعنی ئەحکامی قانونی زەردەشتیە کە ئەبێ حەقی اختیاری هەبێ ئەگەر ئێمە قانونمان نەبێ ناتوانین ئەی چۆن تەطبیقی کەین چی تەطبیقکەین لەبەرەوە قانون نووسراوەتەوە هەیە پێی دەبێژن گیوش یعنی جیهان یعنی عالم العالم کیۆش گیوش گوتنە کوردی گیوش بەڵێ کوردیە گیوش یعنی جیهان گیۆش جیهان ئەزێ کۆمنتە بخوێنم هەنکاش بۆ تژی بهنا خۆفرە بکە ئێمە بخوا مکێفا خواستن دیە پیرێ من ji ber got wêname dernakeve ji ber internetê niza بەداخەوە tu nizanis avê vedixwim çigarê vedixwim min fedî dikim erê ez çîro dikim ez bi kêfa xwe me ez we dibînim tu min nabînim Mustafa Hennan dibe çi bihêvî me got cudatiya di navbera her du olan êzdahî û zerdeştî bê zelalkirin spas dikim Mustafa ev jî pirseke min nivîsandiye ji Pîr Luqman re pirsek din jî dike dibe pirsek li çînên qatên olî di ola zerdeştî de çendin û têkilî di navbera wan de çawa ye wek desthilatî û zewacê de baş e pîr tilber ket ev pirsaya بەڵێ بەڵێ هەردوو بەڵێ دبێ قات تیت آنها الجم êzîdiya qat hene ne belkî pênc qatin em naxwazin ser olek din biaxivin lê me wek nimûne لە ئاینی زەردەشیدا چ قاتنە هەمووی یەک مثالێ باشه اینجا ئەوەی کە جیاوازی لە نێوان ئەسدا حەزەکەم جوابی بدەمەوە پێشەوەی گفتوگوێتێ جیاوازی لە نێوان ئێزدایەتی و زەردەشتیە هەنە نەگنینە نییە هەنە یەکێک لەوانە ئەو جەم ئەو قاتانە و کۆمەلگا ئەکرێ بە چینەوە کات چینی پیرە چینی شێخە چینی فەقیرە چینی ئەوەیە لا ئێمە چین تنە ئەوەمان نییە ئەمە یەک دوو ئەوان باوەڕیان بە دۆناودۆن دۆناودۆن یعنی بالعربی هو نسيت دۆناودۆن یەکەم ئەم بێژن جوداهی یا یەکەم li ba zerdeştiya hemû zerdeştî wek hevin وەک ev me got qat nînin gelî temaşevanan وەم ئەوان باوەڕیان بە تەناسخ الأرواح بە عەرەبیەکەی تەناسخ الأرواح یعنی دۆناودۆن ئێمە باوەڕمان بە دۆناودۆن نییە ئەهڤەیا منێشتە پرسی باشێ تەناسخ الأرواح dê zerdeştiyê de tuneye ev pirsek min jî pirsek me wê hatiba ez li wan bixwînim ji xwe Mahmûd rêz û hurmetê ji ter dişîne Şah Mihemed êvara te jî bixêr Yusuf Şêxê tu dibêje heseb ma fehimt min Pîr Luqman lazim يتزوج من وحدة تكون أيضا هي ما مستاء أو بير نا يوسف بير لقمان بلكي تشاش بجي فهم كربه لسر هفجينية زواجه بير لقمان جو چه جنبه چه ميربه چه نير چه مي جو آزاده كي هفجينية زواجه بكوه بك راست بير راست زور يعني راست بلا مرجي هي أبيش بونمونه نابێ کچ و کوڕ لە تەمەنیان 16 ساڵ کەمتر بێت لە 16 ساڵی حەقی اختیار هەیە واتە وەکو پێی دەوترێت دەستگیران یعنی نیشان دەکات بەڵام لە 18 ساڵی هاوسەرگیری دەکات ینی زەواج لە 18 ساڵی هەیە لە پێش 18 ساڵەوە هاوسەرگیری قەدەغەیە و 18 ساڵیش کە هاوسەرگیری دەکات حەقی اختیارە هاوسەرگیریەکان چی هەیە وەلای لە هاوسەرگیری زەردەشتیدا بەس تەنها یەک ئەڵقەیە پێوتری ئەڵقەی پەیمان مهر ئەوە مهرە ئەوە میثرایە مهرە یەک ئەڵقە کوڕەکە ئەیدا بە کچەکە کچەکەیدا بە کوڕەکە و بە هیچ شێوەیەک چی پێڵن ئەم شتەی کە پیا و لەسەری مارە ئەکات و مارەی شتیوە نییە لە زەردەشتیدا مارتنە مارکردن مارەی نا مارەی هەیە یا حەقی مارەی ئەوە نییە مەسەلەن لەسەر 20 مسقال مهر با بڵین پێڵێن مهرەکەی چەندە وایە ئەو مهرە نییە لای یعنی مارەی چییە مارەی تەنها ئەڵقەیە کوڕەکە ئیدا بە کچەکە کچەکەشیدا بە کوڕەکە و پیر لەوێ دانیشتووە دەستی کچەکە و کوڕەکە ئەکاتە ناو دەستیەکەەوە ئێستا بۆ نمونەیەک بڵێنەوە لە ئیسلامدا ئەگەر بەڕێستان کاگالی بیت بەڕێستان تۆ هاوسەرگیری بکەی ئەبێت تۆ دەست بخەیتە ناو دەستی باوکی کچەکەەوە نییە
باشە و هەروەها 3 تەلاق لە باوکی کچەکە وەردەگری وانە بەێ تەلاق پێی دوتێ بەرهەڵداکردن یعنی واز لێنە بەێ لە ئاینی زەردەشتیە دەستی کوڕ و کچ بەیەکەوە هینە بێ پەڕۆیەکی سەوزە ئالەنن بێەوەی و ئەمان بەیەکەوە سوێن دەخۆن 3 سوێن دەخۆن 3 جار سوێن دەخۆن کە بیری گوتە و کردداری چاک لە ژیانە جێبەجێ بکەن یەکسانی بەرقەرارکەن واروەها بەهشتێک بۆ خۆیان و بۆ کۆمەلگا و دەوروبەر بنیاد بنێن وە کۆیلایەتی هۆش و یعنی عەبدایەتی هۆش بیرکردنەوە لەگەڵ جەستە جسم قەدەغەیە و حرامکەن واروەها جەنگ و خوێن ڕێژی یعنی جەنگ خوێن ڕێژی شەڕ وەلا بنێن و ئاشتی بەرقەرار بکەن یعنی ئەمە پەیمانی زەردەشتیە پەیمانی هاوسەرگیریە بەردان تنێت زەردەشتیە دێ چی ژن و مێر نابەر حاڵەت هەیە خۆی تنە بەس حاڵەت هەیە بۆ نمونە ئەگەر ژن و مێردێک نەیانتوانی کچ و کوڕێک نەیانتوانی بەیەکەوە کە هاوسەرگیریان کرد نەیانتوانی بەیەکەوە بژیت تەنانەت ئەگەر منداڵیشان هەبێت حەقی اختیاری جیابوونەوە هەیە بە مەرجێک ئەو مەرجی هەیە چەند مەرجێکی هەیە کە هەر لە خۆیەوە نەبێت و خیانەتی زەوجی نەبێت کە خیانەتی زەوجی لە ناو زەردەشتیە من ئەنباتەن نییە دێمەک مەناس کرد بەردان تنێ ئەوژی هینەک دبن هەنێک مەرجاندە هەنێک شەرتاندە ئەزێ داویە بێژم ئەزێ بەرسفکێ وەک پیرڕوقمان گوت گۆ ئەم عەربی بێژن حەق الاختیار مافێ هەلبژارتنێ ji xort û şkeçare ji bo gek êwan bike di zewacê de kêmî hîjda nabe bizewicin di 16 dikarin hevdû nas bikin tişkî wisa lê di hîjda de gerek zewac be berdan tin lê hinek şurûtê wê hene baş di vî hawî de zerdeştî dikin du jin ême anaş Silman ji mafê me yê em bikin 4 jin 1 2 3 4 bes em nikarin تشت نینی ئەوە هەر زۆر پێکەنی ناوێ یعنی شتێکی عەجیبە دێمەک پیرێ من گاواگە ئەم بێژن ئەم وەک نمونە بێژن منداڵ چێ نەبوون ژنێبێ ئەم بێن ژنێبێ یان ji zilam منداڵ چێ نەبوون ji bo yek wan bixwaze mendal çê bi yekî din bike gerek pêşî hevdû berdin nekin du jin ne پرسیارە سوال بەێ ئەگەر پیاوێک و ژنێک هاوسەرگیریان یعنی زەواجیان کرد بەێ منداڵیان نەبوو بەڵام خەتای پیاوەکە بوو ژنەکە چی بکە باش هەگەر منداڵ نەبێ ژنێ بێ سەدەم ئەگەر سەبەر خەتایەوی خەڵەتاوی خەتایەوی ناهاوی مرێ بێ پیاوە بێ پیاو مناڵی نەبێ ژنەکە چی بکە تو گونەهێ ژنێ تونەیە بەری هەرتشتی نە گونەهێوەیە نە سەبەب نە ئەوێ ئەف تشتە خۆدانەوەیە نا ئێمە پرسیار دەکەین ئێستا ئەگەر ئەڵێن ئەگەر پیاوێک هاوسەرگیری زەواجی کرد پرسیارەکە تۆ لە منەکەی ئەمەیەوە نیە ئەڵێ ئەگەر هاوسەرگیری کرد زەواجی کرد بەڵام ژنەکە منداڵی نەبوو ئایا حەقی پیاوەکە هەیە ژنی تر بێنێت وە بەێ باشە من لەبەر پێش ئەوەی وەڵام دەمەوە پێشەوەی جواب دەم من پرسیارە لە بەڕێستانەکە بەڕێستان مسلمانی وە نیە بەێ زۆر باش ئەگەر پیا و ژنێ هەروەک ئەو پرسیاری بەڕێستان هاوسەرگیریان کرد زەواجیان کرد منداڵیان نەبوو بەڵام خەتای ژنەکە نەبوو خەتای پیاوەکە بوو ژنەکە بۆی هەیە مێردێکی تر بکاتەوە مافێ ji heqê jinê yê divê darê di şerîetê dawê rakil mehkemê berdanê bixwaze بەردان بخواست یعنی لە هەمان کاتدا حەقی ئەوەی نییە مێردێکی تری هەبێ نا لایەنی زەردەشیدا هەمان شێوەیە نەژن و نەپیاو بۆیان نییە لە هەمان کاتا نەپیاوەکە ژنێکی تری هەبێ نەژنەکە مێردێکی تری هەبێ باش دەبێ حەقی بەردانی هەبێ اینجا ئەتوانێت زەواج کات gelekî baş pîr Luqman dibe gerek berdan heqê berdanê wê çaxê çê bibe hinek sedem hene hinek sebeb hene hinek tiştene kengî berdan çêbû wê çaxê yek ji wan kare yekî xwe bike lê zilam bikdi do ev tune ev gotna va Saîd vayî me bersiva te da xwe Saîd jî her ya heql الرجل زردشتي الزواج بأكثر من واحدة نا سعيد نا مصطفى حنان دبي çê پرژنی ئانگۆ زەواج بێتری ژنەکێ
دو اولا زردشتی هي نا مصطفاش خوته نویسان دبو من زانی بو تولو نویسان ما برسفدا اگر اری میر دکار چند جنابینه میر نکار و نجنکی بی ناش پیویا کی نابه چارتنه همبر اف برسات دبيجي از مجي برس وازيج بير لقمان بكم حسب معرفة البير لقمان اليوم كم هو عدد أتباع الدين الزردشتي في العالم. بير لقمان تبر سفينة دجبرجو مشتر آمدكري اف برس ومصطفى بيساد بيجي جما في وي جنية خبردان بخوازه ويكيدن بك انجي لغور لهفكرني دكارن بهفره بجين افجي مصطفى تجي وك برسف كيدا شخوام السر زاروكا جي اخوين ازي برسكي دن بكم دما زردشته تني كردان باوري بيركر وچقاسي اولاوي بلاف بو دوي دميده 1705 سال بري زاينه از دوباره بكم برساخه بير لقمان لا نخير دست خوش البته ئاینی زەردەشتی کاتێک کە زەرەتۆشترا ئەلبەت با باسێکی زەرەتۆشترا بکەم بزانین کێ بزە چی کردووە. زەرەتۆشترا کوڕی واتە کوڕی مەزمۆغان بوو واتە کوڕی مەزنی مۆغەکانی ئەو دەمە بووە. ئەمە یەک. دوو زەرتۆشترا لە تەمەنی 6 ساڵیەوە چۆتە بەر خوێندن و لە تەمەنی 6 ساڵی بۆ 12 ساڵی خوێندنی زمان، نووسین، چیرۆک، شعر، ئەدەبیات با بڵین و هەروەها مێژوو، تاریخ و جوغرافیای خوێندووە تا تەمەنی 12 ساڵی. لە تەمەنی 12 ساڵیەوە بۆ تەمەنی 16 ساڵی طبی خوێنوە، پزیشکی. لە تەمەنی 16 ساڵی بۆ 20 ساڵی علم الفەلەکی خوێنیوە، ئەستێرەکان وکە بوو ئەستێرە و ئەستێرە ناسی خوێنی. باشە دوای ئەوە هاتووە بۆ 10 ساڵ چووە بۆ کێوەکانی زاگرۆسی ئێستا، قەندیل و زاگرۆز و ئەوانە لێکۆڵینەوەی کردووە بۆ ماوەی 10 ساڵ لێکۆڵینەوەی کردووە دەربارەی چی؟ خاک، ئاخ، هەوا، ئاف، اینجا ڕووناکی خۆر، مانگ، ئەستێرەکان، بوونەوەرەکان. بوونەوەر یعنی طبیعەت، درەخت، دار، با بڵێن ڕووەک و هەروەها حەیوانات، چەند جۆر حەیواناتێ چۆن چۆنیە، هەموو ئەم زانستەی کۆ کردوتەوە. دوای ئەوە لە تەمەنی 30 ساڵیدا هاتوۆتەوە بۆ ناو ئورمیە، واتە ناوی شاری شیز لە نزیک دەریاچەی ئورمیە، گۆلی ئورمیە. لەوێ دەستی کردو بە ئیدعاکردنەوە کەوا ئەمە ئاینێکی تازە هێناوە. ئاینە تازەکەی چییە؟ ریفۆرمە لە ناو ئاینی میسرادا، لە ناو ئەزدانیدا، لە ناو ئەزدایزمدا ریفۆرمی کردو و پرسی چاک و خراپی هێنا، واتە جیهان و ژیانی پۆڵێن کردووە بۆ نێوان دووشتە، ئەوی چاکە لەگەڵ خراپ، واتە هەموو شتێک لە ململانەدا و چۆن ئەڵێت جیهان و جێتی و ژیان بوون لە ئەنجامی ململانەوە دروست بوون و ئەم ململانەیە لە نێوان ڕووناکی و تاریکیدا، لە نێوان چاک و خراپدا، لە نێوان خاوەنکار و کرێکاردا، لە نێوان خاوەن زەوی و جوتیاردا، لە هەموو دەسەڵات و ڕعیەتدا هەموو شتەکان ململانەیە، تەنانەت مرۆڤ لەگەڵ سروشت و دەوروبەریدا، لەگەڵ تەبیعەتدا. دوای ئەوەی کە ئەم ئیدعایی کرد، تەنها هاوسەرەکەی بە ناوی هوی لەگەڵ میدیۆمە ئامۆزای ڕێککەوتن لەگەڵیا و ئەو دوانە هاتنە سەر عینەکەی، کەسی تر نەهات و باوکی بڕیاریدا کە زەردەشت دەکەن. دەریان کرد بۆ چوە بۆ هەورامانی ئێستا کە لای لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانەکە، واتە چوە بۆ کۆچی کردو بۆ ڕۆژئاوای کوێ ڕۆژئاوای ورمێ. ئیتر لەوێەوە دەستی کردو بە بڵاوکردنەوەی بە بۆنەی گوشتاسب پادشایەک بوو، ناوی گوشتاسب بوو، ئەو هی یارسانیەکان ئەو دەمە با بڵێ هی هەورامیەکان ببوورە نەک یارسانی هەورامیەکان، لە ڕێگەی گوشتاسبەوە ئاینەکەی بڵاو کردەوە و تابوو بە ئاینێکی جیهانی و نیوەی جیهان زیاتری هاتنە سەر ئاینەکەی لە دوای خۆی. پیر لوقمان دوێ بەرسڤا خۆی داویت گەلکی بەئالی سلێمانیەت چوومەت خواستە بەئالی کوردستانە ڕۆژئاوات هەر دگولۆت پەیڤێدت هۆکۆتنێتی لمە گران نەکێ ئەم دەخیلێتە بەزەرچە.
شخوا برتوكا العقل الباطني لزرادشت يعني نيتشا علمي ألماني وقتي بيرام بلكي فابوي 24 سال مخندي ويقاضي مجي خوش مفهم نتكرجي قلكي جرامبو السرمه چوچگبون وك افاتا انا تگو 10 سالاما وگریا شخو گوتن کی تی بیرام وك هفوك کی وك جمله کی نویسان دبو بزباب ورهاتو ورگراند زبان عربي زرادش چوبو قلت ما بالك غبت كل هذه المدة وعدت لنا بشعلة نور تشتكي له يعني ترى ناهيج مرآني في هاوي ازي دیساج بولو هر جاری از گاوا کومنتات خوینم و بری پرساخه از خوازم زنکی تدوسته تقلكي ام زحمتيه تتكن لما ببوره از كومنتا بخوينم فرمو. سعيد تدانية هل تعترف الديانة الزردشتية بالديانات الأخرى وهل تعترف بالقرآن والكتب السماوية الأخرى؟ سعيد بخوا أستشتر بيجم أم كارن وك برس بير لقمان بكن وبكورتاي بكورت شقاسي كورتاي فقرين أريانا وتشتكي نورمال شخوا تخاز برا أم في برس في من والله ما دموا سيدك هفالي من بوكاك سيد أحمد وهمو هفالاني تر وهر هفالك جوي لما دبيو استو عينده لداها تشتا عيني سامي باسي سامي دكا باسي تاريخي سامي جغرافياي سامي ميجوي سامي اعتقاداتي سامي دكا ساميش بريتين لجولك ومسيحي كانوا عرب أمانا سامي يعني أو منطقة وعيني كردي باسي كردكا باسي تاريخي كردكا باسي جغرافياي كردكا باسي ميجوي كردكا باسي حكايات وروايات كردي دكا باسي جلوبرگی کوردی دکا باسی ڕووداوەکانی کوردی دەکا وانێ ئەو شتانەی کە ڕووی داوە یعنی ئاینی سامی باسی سامی دەکا ئاینی کوردی باسی کورد دەکا هیچیان باسی ئەوی تریان ناکەنیان باش سعید دەبێت چ پیر لوقمان ئاینی سامی يعني باوەریێن سامی دینێ سامی وەک گوت فلها چ بجهوها بیان عەرەبا بێ ئەv لەسەر وان داخەبوو لەسەر وان چی ئێمە يعني بخوا آين يعني دين يا معتقد يا رأي يا فكر يه زردشتي ومثرائي اف لسر ديروكا كردي نارينه كردي باوريين كردادك يعني جدانش هف بزماني كرديش وزماني كردي از هر دويتن جي بخوينش بوز بيم سر اجا برساخه و مصطفى دنويسينه برتوكن چاپگيري ين اولا زردشتي چنه و مروف دکار چاوا به دست خواه بخوینه و او بکیجان الفابیتی هاتیه نویساندن زور سپاس بو بردوامیا و سینگ فرهیا و قربان تبا بو همو كردان يعني ام قتايم بو همو كردك بو هما كردان بعيني زردشتي بزاراوه يا بزماني موغي كتيكاليكا يعني مختلطيكا لكرمانجيو لا هوراني او بي او تري زاراوي موغي يعني كردا چن زاراوي يعني كرمانجيه سورانيه سي زاراوكاني كردي بزاين چون كرمانجي سوراني هورامي لوري موغي ام بين زاراوي وعيني زردشتي بزاراوي موغي هات پێوترێ زاراوی موغی ئێستا پێوترێ زمانی واتە زاراوی زمانی ئەوێستایی بە ناوی کتێبەکەوە و کتێبی ئەوێستا بەو زمانە نووسراوە بە ئەلفابێتی دین دەپیرە ئەلفابێتی کوردی موغی میدیە و ساسانەکانیش هەر بەوە نووسیوان کە ساسانەکانیش ئیمپراتۆریەتی کوردی بوون چۆن سۆبارەکان چۆن لۆلۆیەکان چۆن ئەمانە هەمویان کورد بوون ئەوانیش چۆن میدەکان کورد بوون ساسانەکانیش کورد بوون و بەو ئەلفبادە ئەلف بێتە نووسراوە کە پێوترێ دین دەپیرە و 48 هی موغی 48 پیتە بەڵام هی با بڵێن بۆی زیاد کراوە هەندێ پیت لە ساسانەکەیدا کە پێوترێ پاڵەی پەهلەوی فەیلی پێوترێ فەیلی پەهلەوی پاڵەی ئەم پاڵەیانە کە ئەوانیش ئێستا تیرەیەک عشیرەتێکی کوردین لە بەغداد و خانەقین و لە ڕستان و بۆ سەرۆی بۆ لە دەورە کرماشا و ئەوانە ئەژین لە ڕۆژهەڵات و لە باشوورەژین و بە زمانی ئەوان نووسراوە دوای کراوە وەکو وتم کراوە بە 53 پیت واتە یەکەمیان 48 پیتە ئەوێستا بەڵام
کتێبەکانی ترکە نووسراونەتەوە بە 53 پیر نووسراونەتەوە کە پیتی پێوترێ دین دەپیرە واتە نووسینی دین واتە دین بەم زمان نووسینە نووسراوەتە ئەوەمانەکەیت کردەوە ینی کردەوە ینی کرد بەڵێ کرد ینی عمل باش کردەوەی چاک ینی عمل ساڵ باشە ئەزێ کۆمنتا بخوێنم زێ vegeren pirsê xwe pîr Luqman te bersiva min nedaş bergo belkî te bersiva xortata min pirsî min got dema zerdeşt di tenê Kurdan bawerî pêr kir û çi qasî wê gavê dînî belav bû وەک وتم لە دەمی زەردەشتا خودی کاتی ژیانی خۆی بەس کورد باوەڕی پێی بووە بەس دوایی کە زەردەشت ئەمرێ دوای ئەوە وتم ئاینەکەی بڵاو ئەبێتەوە باش gelekî baş me nas kir li kîjan deverê jî bû te gava got li devera te dît te li got Ewraman li wir لەوێ بڵاو بۆ ئاینەکەی بەڵێ اینجا ژمارەی زەردەشتیانیش طبعاً پێشتر زۆر کەم بوو ژمارەی زەردەشتیان نەدەگەشتە ملیۆنێک کەسیش بەڵام ئێستاکێ بەس کوردان زیاتر لە ملیۆنی خەڵک زەردەشتی و ئاینی زەردەشتی 1437 ساڵ لە ناو کووردا نەبووە قەدەغە و حرام بوو تا ساڵی 2015 هەشتی دوی 2015 من ڕۆشتمەوە لە بەریتانیا ئەژیا چوومەوە کوردستان دەستم کرد بە بانگەوازی ئەوە بانگەشەم کرد بۆ خەڵک وتم وەرنەوە بۆ سەر ئاینی زەردەشتی ئەمە ئاینی کوردی ئەمە مێژووی کووردە کۆمەڵە کۆبڕووکۆبوونەوەم کرد چوومە باکوور چوومە باشوور چوومە ڕۆژهەڵات چوومە ڕۆژئاوە و لە کوردانی دەرەوەش لە ئەڵمانیا و لە فەڕەنسا و لە بەلجیکا و لە هۆڵندا و لە بەریتانیا و لەم جێگانە بانگەشەیەکی زۆرم بۆ کرد وە خەڵکم هاندا بێنە سەر ئاینەکە ئێستا ملیۆنها خەڵک بەس لە ناو کووردا زەردەشتی لە هەر چوار پارچەی کوردستان و دەرەوەیدا مژات لە جەمتە پڕن gelekî geriyayê tu dihêle ez pirs nabikim me xwe ئامادەnek Kurdistana Rojava tu çûyî Kurdistana Rojava çûmete Qamişlo çûmete Qamişlo çûmete Efrîn çûmete Efrîn çûmete Serêkanî çûmete Kubanê bes لە Qamişlo زۆر مامەوە و هەروەها چوومە پایتەختی سووریاش پایتەختی سووریا شامێ بەڵێ شام ئێمە شامی پێ نایڵێ تشقامشلۆ چوو سەرێکانیە بەڵێ لە قامیشلۆ چوون بۆ سەرەکانی سەر سینۆرێ تورکی رێ سەر سینۆرێ کوردستانە باکوڕت چوو بە ئاوتۆ سەیارە کار ئێمە لە باشوورەوە چوین بۆ قامیشلۆ بەلێ وژاش قامشلۆ گاوات چوو سەرێکانیە بەڵێ لێەوە چوون بۆ سەرێکی بەڵێ سەرەکانی ئیتر هەر سەرەکانی سنووری تورکیا و با بڵێن باکوور و ڕۆژئاوا ئیترەوە سنوورەیە شارەکە لەسەرەوە سنوورەیە ئێمە کە چوینە ئەوێ وتیان ئەوە باکوورە و تەماشای کە دێمەک تت گوندێ من دەرباس بووی بەری تت دەربێسیەژی دەرباس بووی و تت گوندێ مژی دەرباس بوویە بەڵێ هەر لەوێ ڕۆشتینەوە ڕێگاکە تقریبن بە تەنیشت ئەوە هەروە بەلێ پرس خەلکێمەی کوردستانە ڕۆژئاوا کەس جوان لێ ڤەگەریان یان بوون ئێمە پیرمان هەیە پیری زەردەشتیمان هەیە لەوێ و ئێمە ڕایەڵەمان هەیە یعنی کارەکەی ئێمە ئیشەکانی ئێمە زیاتر سڕین نهێنین یانی ئێمە ئەزانین کە کورد گەلێک مشکلەی هەنە گەلک نایەین ئاینی زەردەشتی بڵاو بکەین و مشکلەیە تر بۆ خەڵکی کورد چێ بکەین شتیوان ناکەین یعنی کوڕ و کچکە زەلامێوا و ژناوی هەن عایلەیەکەن کوڕ و کچکاوی بوونەتە زەردەشتی ئەمان موسڵمانن مەسەلەن ئەوە مشکلە چێ بێت لەبەرەوە ئێمە بە سڕی تەنزیمات دەکەین پێی دەوترێ ڕایەڵە ئێمە تەنزیماتی ئاینی زەردەشتی ئەەکەین و ینی کوڕ و کچکە مەسەلەن هاوڕێی یەکتری ینی هاوسەر و ئەوان زەواجیان کردووە ژن و مێرن ئەگەر ژنەکە زەردەشتی بە پێ پیاوەکە نابێژی ئەگەر پیاوەکە زەردەشتی بێ بە ژنەکە نابێژ بەم شێوەیە بەێ ئەزێ ئانها بێم سەر پرسا گەلێکی سەرێمت مایە پرتووکە زەردەشت پرتووکە زەردەشت چ بوو و چاوە پاراستن زۆر باشە ئێمە شتێکمان پێوترێ پێوتێ نەخشبەند نەقشبەند نەقشەزانی چییە تەبەری وێ گوتنە گۆمە فێم نەکردە ئێمە بێتری وێتە گۆ یعنی ئێمە شتێکمان هەیە پێوتێ نەقشبەند نەخشبەند نەقشبەند ئەو کەسانە چێن ئەو کەسانە کە چیرۆکەکان لەبەرەکەن واتە لە ناو نەخشبەند یعنی نەخشی دەکەن دەینەخشێنن چۆن ئەمە نەخشێنراوە
بەێ دەینەخشێنن لەکوێ لە ناو سینگی خۆیاندا واتە لە بەری دەکەن ئاینی زەردەشتی دەماودەم وتراوە و هەروها لەسەر پێستی خۆی ئاینی زەردەشتی ئەوێستا 100 بڕگەیە 100 بڕگەیە 100 پەلکە 100 بڕگە 100 مەقتع 100 مەقتع بەێ 100 پرسیارە 100 جواب 100 وەڵام تێگەشتی ئەویستایە ئەوێستا پێی دەوترێت گاساو گاساوەکانی زەرەتۆشترا شخوا ئەزێ بێم گاسا وەک جەمە بسلمانات بێن ئاەت ئەوە هایتە ئێمە پێوتری هایت جیایە مەسەلەن هایتێکمان هەیە 12 بڕگەیە 12 مەقتع هەر هایتێک خۆی هەمووی 17 هایتە واتە 17 ئاەتە بەس هەر ئاەتێک بڕگەیە مەقتعی یەک مەقتعی دوو مەقتعی سێ باش ئەویستا 17 ئاەتە ئێمە بە ئاەت ئەڵێن هایت خۆی ئاەت وشەی ئاەت هەر لە هایتەوە هات باشێ ئەویستاش بۆ خەلکێمە فێم بکەن حفدە یان 17 وەک خەلکێمە عەفرینێ دەبێژن 17 ئاەتە و گاسا ینی مەقتع وش مەقتع گاسا و یعنی گوتەگەل نا 17 هایتە بڕگە یعنی 17 هایتە هەر هایتێک کۆمەڵێ مەقتع یعنی هایت هەیە 10 مەقتع هایت هەیە 24 مەقتع هایت هەیە 12 مەقتع ئاوە بەس خۆی 17 هایتە گەلکی باش بەس ئەم هایتانە چین ئەوێستا چییە ئەوێستا گاساو یعنی چی یعنی گوتەکانی زەرەدۆشترا یعنی قسەکانی وێ خەبەراوێ نامەیە زەرادەشتن بەڵێ گاساو یعنی ڕیسالە نامە گاتا ڕیسالە نامەی زەردەشت ئیژا چاوە ئەویستا هات پاراستن بەڵێ لەسەر لە پێستی زەردەشت خودی خۆی لەسەر پێستی 100 گامێشی گەورە هەر مەقتعێکی هەر هایتێکی هەر مەقتعێکی لەسەر پێستی گامێشێک نووسی چەرمی گامێش یعنی 100 چەرمی گامێش ئەویش لە هەندستانەوە ئەم چەرمی گامێشیان بە هەدیە هێنا بۆ زەردەشت کەچی بکە کە نووسینەکانی خۆی تێدا بنووس ئەویش قبوڵی نەکرد یەکەم جار بۆ لەبەرەوەی دژی کوشتنی گاو مەڕ و ماڵات و حەیواناتە لە پێناوی بەرژەوەندی مرۆڤدا بەرژەوەندی مرۆڤە باش نییە بەڵام دوایی کە ئەوان هێنابوویان ناچار بوو قبوڵی کرد وتی چار نییە لەبەرەوە ئەو خۆی اینجا ئەوەی ئەوانیان کرد وەکو کاوێ دەزانن چیەوەی لە حیمی پێیەکرێ باریکە وەکو سوزن باریک بۆ ئەیانکرد ناو ئاگرەوە لە ناو ئاگرەکە سوور ئەبەوە اینجا پێیان هەڵەکەن نووسینەکەی بەو شکڵێ و ئەمە لەسەر بەردەکان ئەتە هات داتاشینی وەک وێنە داتاشینی لەسەر بەردەکان و دوایی ئەمە کرا بە کتێب و ئەو کتێبە دانێکی تری لە چاپکرا دانەیەکی و هەتا گەیشتووە بە ئێمە من ئێستا دانێکتان پێنیشانە دەم کۆپی ئەو ئەگەر ڕوخسەت بفەرمن کۆپی ئەو با بڵێن گاساوە باش نییە بەیان پیر لوقمان بێ کە ئەزێبێژم بێچگۆ مەگۆ چلۆ هات پاراستن وەک دەنگ هاتمە گۆشخۆ هەندێ سەد چەرمێ گامێشا دانوی زەرەدەشت پێشی قبول نەکرد یعنی ئەرێ نەکردش بەرگۆل جەموان دەوار حەیوان گەلکی بنرخ و قیمەتن گۆتنامە پیر لوقمان تێتە هەگەرگە مەگۆ هەندێ هند یعنی هندیە یا هەندێستانەوە سەد چەرمێ گامێشا دانوان پشترە نەچار بوون ji بۆ بپارێزن vê pirtûkê bi şûjinê bi derziyê gava sor dikirin û ser çermê wan gamêşa nivîsandin gotinên yan nama zeredeşt û piştî wê îja bûn pirtûk li ser ew berde hûn we bihîstî be li ser wan hat nivîsandin û piştre bûn pirtûk û wilo man ji ber got dibêjin me xwendiyê dibêjin sala 1776 ya sala 1776 dibê alimekî Fransî pirtûka zeredeşt evîsta dîtibû li ser çermê dewara çêlek bin gamêşin ganê rast e seyda pîr li ser çermê wan dîtibûn û wan ji xwe parast ew çermana anal kune
ئێستا لە لای کابرای با بڵێ خانەوادەیە خێزانێکی موخەیە لە هەندستان لە لای ئەو خێزانن و من کۆپیەکەیم هێناوە لای ئەوێنێ ئێ ئۆرجینال لە جەمینە بەڵێ ئۆرجینال ئێستا ئەمە یەکێک لەو هینانەیە گەر هاوڕیان ببینن ئەمە بەشێک لەو ئەوێستایە ئەف بچی تیپا هاتی نویساندن ئەوە بە پیتی دین دەبیرە بە زاراوەی موغی ئەوێستایی زاراوەی موخی و ئەف مەگۆ تیپ دەنگێتەنە هاتمە ئەف حرفانە ئەف تیپانە بچنێ پیتی دین دەپیرە دین دەپیرە دین دەپیرە دین دەپیرە دەپیرە یعنی نووسین دین یعنی با بڵین نووسینی دین دینیش یعنی دین ها بەلێ بەلێ وتمان دین کوردیەوە نییە بەلێ 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 لێ بەلێ دین کوردی ئەوە دین دەپیرێ ئەم جارنا تشتنی دبێژن ji بۆ گم گوتنا خۆ تەکەس بکن ئەم دبێن ولۆ و نیف یعنی ولۆ و ولۆژی ولۆتر کوردی و کوردیە بەڵێ بەرحاڵ ئەوەی کە گرنگە ئەوەی کە گرنگە ئەمانە هەتا ئێستاکێ وەکو خۆی ماوەتەوە یعنی هیچ گۆڕانکاریکی بەسەرا نەهاتووە چۆن 100 بڕگە بوو هەر 100 بڕگێ چۆن 17 هایتی بوو هەر 17 هایتیە چۆن نووسراوە چۆن خوێنراوەتەوە وەکو خۆی خوێنراوەتەوە من حەزەکەم دانەیەک ئەگەر قبول بکەین بە ڕێزان من حەزەکەم پارچەیەکتان بە زاراوەی موغی بۆ بخوێنمەوە و بۆشتان بکەمەوە بە سۆرانی قبوڵە خۆزی لە بەرگی پەرتوکەکەی زەرتۆشترا لە بەرگی ئەوێستا ئاوا نووسراوە ئەڵێ یانێم منۆ یعنی من یانێم منۆ یانێم ڤەچۆ یانێم شیاوثنیم ئەشەونێ زەرەتۆشترە هێ فرا ئەمیشاسپەنتا گاسا و گێورڤاید نیمۆ ڤێگاسا و ئەشەونێش یعنی مانای چیە ئەڵێ دەبێژێ تەواوی یعنی هەمە ئەندێشە و یعنی خەیاڵ و گوتار و گوتنە و کردار و یعنی عەمەل و زەرەتۆشترا پیرۆزە پیرۆسەر پیرۆزە وانە سروشی خودایە یعنی وەحی خودێ بەرەو خۆشبەختی ڕێنیشاندەریمان دەکا یعنی ئەف ڕایەکە ماڕا دەبێت بەرەو خۆشبەختی واتە ڕێمان دەدات ڕێمان نیشان دەدات نیشانێ مە دەدات کە خۆشبەخت بین خۆشبەخت یعنی شاد بین باشە اینجاڵێ ئەمیشاسپەنتا جاوە ئێمە باوەڕی ئێمە وشەیەکە ڕەنگە ئێوە زۆر لێ تێنەگەن بەڵام ئەمیشاسپەنتا 6 بەشە ئەوە 6 ڕێگای عیرفانی زەردەشتی ئەمیشاسپەنتا واتە ڕێ عیرفانە چۆن سوهرەوەردی دڵنیام خەڵکی ڕۆژ ئاوا سوهرەوەردی ناز دەکەن چونکە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا لەوێ ژیا و لە سەردەمی سەلاحەدینا لەوێ کوژرا سوهرەوەردیەکی لەو کەسانە بوو کەوا باوەڕی بە زەردەشتی هەبوو و بۆ خۆی زەردەشتی بوو و باوەڕی بە ئەمیشاسپەنتا بوو ئەمیشاسپەنتا واتە چی پاک و جاویدان جاویدان یعنی نەمر یعنی هەرگیز نەمرەوێ پاک و نەمر اینجا ئەڵێ ئەمیشاسپەنتا پاک و جاویدانەکان پاک و نەمرەکان و سروتە سروت یعنی وێرد یعنی پاڕانەوە تایش نیایش پیرۆزەکانی گاساوەکان واتە ئەو نوویسانەی کە لە ناو گاساوەکانە هەیە پڕن یعنی پڕ هەر پڕە لە فەڕ بزانی چییە فەڕ یعنی چێ باش فەڕ و بیکەنە سەرچاوی باوەڕ یعنی بیکەنە سەرچەشمەی سەرێکانی باوەڕی خۆتان باشە ئەڵێ ئەی گاساوی پیرۆز بە گاساو دەڵێ بە گوتەکان دەڵێ ڕێز و شکۆ و درودت پێشکەش یعنی ڕێزت پێشکەش وە شکۆی مەزنی پێشکەش یعنی ئەمە یەکێ لەو کەس لەسەر با بڵێن هینەکە نووسراوە بەڵام من بە زاراوەی ئەوێستایی ئەمە لەسەر بەرگەکەیە بەڵام بۆ ئەوەی بڕگەیەکی ئەوێستاتان بۆ بخوێنمە بڵین زەردەشت ئەڵێ چی ئەمەش ئەگەر ڕێگە بدەیت بەڕێستان ئەمەشە خوێنمەوە باش بەس ئەوەندە ئەمە ئەخوێنمەوە ئیتر دەسەکەینەوە بە گفتوگۆ دەبێژێ ئەهیا یاسا نمێنها وستانە زەستۆ ڕەفیضڕەهیا مەینیوش مەزدا پەورویم سپەنتەهیا ئەشا ڤیسپەنگ شیاوتنەنا ڤێنهێوش خڕەتۆم منەنگەهۆ یاخشنەڤیشا جوشجا وروانێم دەبێژێ چی دەبێژێ ئەوەی کە خوازیارم لە مەنگی و قوڵیمەوە یعنی ئەوەی کە دەخوازم چ دەخوازم ئەز مەنگی و قوڵی خۆم یعنی لە ناخمەوە لە ناو سنگمەوە لە ناو مێشکمەوە لە ناو بیرا منەوە بە دەستانی واڵاوە یعنی دەستم ئاوا بەرز کردوتەوە و شتێ لێ خوازم زان چێ خوازێ بۆ پشتیوانی پەنهانی مەزدا واتە پشتیوان پشتەوانی من
ئەی مەزدا یعنی مەزدا پشتیوانیم بکە سەرەتا یعنی ئەڤەلین سەرەتا یعنی پێشەکی پێش هەر شتێ گەوهەری پاکی یعنی گەوهەر ئێوە دەبێژن ئاڵتونە گەوهەر دەبێژن ئاڵتون یا زەر دەبێژن گەوهەر جەوهەری پاکی یعنی جاویدانگی ئەشا سیستەمە سیستەمی پێوترێ ڕاستی حقیقت ڕەوت و ڕتمی ژیانی بوون یعنی جوڵە و حرەکەی بوون هەمووی پێوترێ ئەشا بۆ هەموو کار و کردەوەیەک ینی هەموو کار و هەموو کردەوەیەک هەر خۆی بە ئاوەز یعنی بە عەقڵ و ئەندێشە بە خەیاڵی چاکەوە یعنی بە معنەوی بەعنەوەتی چاکەوە تا خۆشبەخت کەم جیهان و ڕەوانی یعنی هەتا خۆشبەختی بۆ جیهان بهێنم یعنی ئەی مەزدا دەبێژێکی ئەی مەزدا دەستم بەرز کردوتەوە بە بیرکردنەوە بیری چاک و تەی چاک و کردداری چاکەوە بە بیرکردنێکی قوڵەوە بە هەموو زانیاریەکان و عیلمی خۆمەوە دەستم بۆ تۆ ڕادێراوە یارمەتیمدا پشتیوانیم بکە تا بتوانم ژیان و جیهان بەختەوەر بکەم بەختەوەیەکێ لە بڕەکان هەربژ بەێ ئەزێڤێ جارێ ji کۆمنتا داوی بێن بەری ئەس دەست بێ پرسێ خۆت بکەم يوسف شيخ دبي حديث في معلومات قيمة ولكن للأسف يعني ما نفهم منه كتير نقا أنا مش بير لقمان قوم جارنا تقولوا قلت بقالي سليمانية درهمات هورتيد بسكنوا له جهوليري وبقالي مد بقالي قامش له دوري جبوك بيتر تسروخت بن ليه بير لقمان قوتشه ده أولا زردشتي ده آتشتي قلكي جرينك ومهم قواد بي چاك يعني تشتي باش رامانا باش يعني فكرة چاك فكرة چه و قوتنا چه كاري چه يعني تشتك جمان هي قلكي خوش افتشت وقت بي النية الطيبة الكلمة الطيبة العمل الصالح يعني تشكي فكرة الصالح والعمل الصالح بلي تشكي جفيهاوي جرانتر تن يدن ازي اشخا مزوبوتاميا تبخيري هاتيكا كو شخو بلكي مگو خورتكي فيديو تشيكر مزوبوتاميا بلكي ادمانت كانالات ده بول سر گوتنا دين گوتنا كرديه تنگي هاسر شخوا بير لقمان انها گوت ازي ولو زو ازي بخوينم كومنتا بريس برسا خوجي بكم مصطفى حنان دبي زارابا كردي زازاجي هي بلي زازاجي هي بيتر وقت الديرسم هي ما هي همبرد بما هي المحرمات في الديانة الزردشتية تشولي جاسم دبي موزيك لنك زردشتية تشاوايه بشترة قاتا مصطفى دبي أقوال زردشت ودبيجي بيست چرم عيار وكهذا شو جنجي جمر نفيساندية پرده كفر دبي الخطوط الموخية هل هي نفس الخط المسماري؟ لا باش لا أمبرتا قلت ماذا يقول دين زردشتي محت ما بعد الموت أفبرسيان الجمة هي ومزوبوطاميا جواي تعليق كريه بير لقمان بري از برسا خوش تبكم تكاري ولو كرداي جمر بيجي محرمات د اولا زردشتي تشنه بله زور شت هي لا عيني زردشتي تقريبا عينيكي قرصه يكم كشتن لناو عيني زردشتي داني هيد جوره كشتني مروف بتشرنجي بالتنيه تنه تنانت مروفيا اگر مروفيا بكوشه او ناكوجرته يعني كشتن قدغه بوشي علي اگر يعني اما هينك وان هلا جيوش دا لا بندي دودا لا برقي دودا چکە دوانزە کتێبە گیوش واتە شریعەتی زەردەشتی دوانزە کتێبە لە کتێبی دووەمدا ئەڵێ وابزان بەشی چوارە بەڵێ بەشی چوارە بەرگەی سێ بەشی چوار بەرگەی سێ پەرتووکی دووەم ئەڵێ ئەگەر مرۆڤێکی کوشت دێنی لای دادوەر ئەگەر دادوەر بڕیاری کوشتن بۆ ئەم مرۆڤە دەربکا کەوا مرۆڤێکی کوشتووە جیاوازی لە نێوان دادوەر و ئەو مرۆڤەی کە ئەو مرۆڤەی کوشتووە چییە؟ پرسیارەکە
بۆیە لێرەدا کە ئەڵێ هیچ جیاوازێکی تەمان و باسی دەکا کە هیچ جیاوازێکیان نییە بۆیە کوشتن بە کوشتن نابێت یعنی ئەگەر کەسێک شقازلێکی لێدای تۆش نابێت شقازلێکی لێ بدێ بەڵام بە هیچ شێوەیە تعدا قبول ناکە داگیرکردنێتەوە و خاق قبول ناکە داگیرکردنی وڵات قبول ناکە بێ بەرەنگاری بکەی بەرحەب ئەوەی کە قەدەغەیە لە ناو زەردشتا کوشتن ئەمەیەک دووەم کۆیلایەتی واتە عەبودیەت بە هەموو شکڵێ قەدەغێ دوو جۆر کۆیلایەتی هەیە کۆیلایەتێکی فکرە کۆیلایەتێکی ڕەوشتە ئەخلاق ئەو دوو جۆرە کۆیلایەتیە هەردووکی ڕەت کراوەتە اینجا جەنگ و خوێن ڕێژی یعنی خوێن بڕێژی و جەنگ کە وەک کوشتنەکەیە نابێ ببێ قەدەغەیە و هەرچیەک لە زار بچێتە خوارم لە زار یا هەڵی بمژی بەلوت ئەگەر بێت و زیانی بۆ جەستە هەبێ کردنی باش نییە خواردن و خواردنەوەی باش نییە بەڵام قەدەغە نییە بەڵام ماڵە خراپەکاریە اینجا هەرچیە اینجا پیسکردنی سروشت تۆ کلێنسێکت پێەیە دەسڕێکالوتی خۆ دەسڕی فڕێدێ یان دەبەیەکی ئاوەکە ئەخۆیتەوە فڕێدێ ئەمە لە زەردەشتدا قەدەغێ یان سووتاندنی بەبێ هۆکاری پوش و پاوەن و کێ و دەغڵ و دانی خەڵک یاهی ئەو کێ و دەشتە سووتاندن قەدەغەیە ئەم شتانە یا خراپکردنی پیسکردنی کەش و هەوا بە هەر هۆیەکەوە بێ یا پیسکردنی ئاوەکان و ڕووبارەکان بە هەر هۆیەکەوە بێ ئەم پرسانە قەدەغە ئاداویش مەرشیرۆ ببک بەڵێ تا بۆچێ بۆچی ئەمانە قەدەغن ئەف قەدەخەکردنا داوی تەگۆ پیسکردن و چێ پیسکردن و تێکدان و خراپکردن و پیسکردنی ئاو هەوا و خاک نابێ پیس ژینگە و تەبیعەت نابێ پیس بکرێ بە هیچ شێوێ و ئەم جۆرە قەدەغانە هەیە لە ئاینی زەردەشتیدا ئەگەر نا شتیتر قەدەغە نییە هەندێکشت هەیە یاسا و ڕسوماتی خۆی بۆ داناوە لە ڕاستیە یعنی بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ ئاینێک هەیە و من ئاینێکم هەیە قەدەغەیە لە ئاینی زەردەشتیا من هێرشکەمە سەر تۆ یا سوکایەتی بە ئاین و بیر و باوەڕێ تۆ ئەمە قەدەغەیە لە ئاینی زەردەشتی نابێشتیوە بە هیچ شێوێ واتە شەڕ و کوشتار و نێوخۆیی هەر قەدەغەیە بەتەواوەتی و خراپەکاری نێوخۆیی لە ناو خۆدا نابێ شتی وا بکرێت لەبەر ئەوە اینجا زوڵم و ئەمانە نییە چکە هەموو شتێک بەپێی دادوەریە بێ هەبێ هەموو شتێک بەپێی دادوەریە و لە هەموو شتێکیدا یەکسانی عەدالەتی ئیجتیماعی ئەبێ بەرقەرار بکرێت و زۆر شت هەیە لە ئاینی زەردەشتیا کە حرام کراون و پرسی با بڵین سێکسیش با بڵین جوودبوونی دەرەوەی خێزان ئەمە قەدەغە و قەدەغەیە لای ئێمە لە دەرەوەی خێزان پیر لوقمان تەگۆچێ واتە ژن و کچ و کوڕێک ئەگەر هاوسەرگیریان نەکرد بێ سێکس بەن جوودبوونیان هەبێ قەدەغەیە ینی کارێ سێکسی لە نێوان دوو کەسدا کە ئەگەر مارە نەکرابێتن هاوسەرگیریان نەکرد بێ قەدەغەیە باش ئەزێ من نویساند ئێگزگی هام گز بنویسینم تشتێ قەدەخەکری کی بوو تە هەمبەر تەژمە پرسی بوو محرەماتەژ پیر لوقمان تەگۆ محرەمات ئۆلا زەردەشتی دچنێ وایش بۆ هەموو تەماشەوان ناز بکن محرەمات شتێ قەدەخەکری کوشتن قەدەخەی دە ئۆلێ زەردەشتی دە کۆلەتی عوبودیەت قەدەخەیە پیر لوقمان کۆلەتیش خودێرژی قەدەخەیە کۆیلەتی چی خودێ بەڵێ قەدەغێ وتمان پێشتر وتم بە هیچ شێوەیە ئێمە خوددا عیبادەت ناکەین عیبادەت وشەی عیبادەت یعنی عەبد وەنیە یعنی کۆیلاتی بۆ خوددا قەدەغەیە چی گرێدان دێمەک نابێنا مرۆڤ و خودێت هەیە بۆم باس کرد یەکەم جار پەیمانە مێرە خۆشەویستی عشقە سوێن خواردنە سوێن دێتە دخۆی کە چاکی بکەیت ئەمە پەیمانی هینی ئێمە نوێژمانە ئێمە نوێژ و نیایشمانێ یعنی ئێمە نوێژمانێ بەس نوێژی ئێمە بۆ عیبادەتکردن نییە پەیمانە سوێن دەخۆی مەسەلەن سوێن دەخۆی خاک و ئاو هەوا و ڕووناکی پیرۆز ڕابکەیت سوێن دەخۆی کە کۆیلایەتی هۆش و جەستە ڕەتکەیتەوە سوێن دەخۆی کە شەڕ جەنگ و خوێن ڕێژی ڕەتکەیتەوە سوێن دەخۆی کە سروشت و دەوروبەر بپارێزی پارێزگاریان لێ بکەیت سوێن لەسەر ئەم شتانە دەخۆی لە ڕاستیە خاک بپارێزی بۆ نەما ئەمە خاکپەرستی خاکپەرست خاک دەپەرستی خاک بۆ نمونە ئێستا کوردستان لای ئێمە خوددا جەندە پیرۆزە خاکیش ئەوەندە پیرۆزە بژی
تشکی گەلێکی خۆشە ئەزێڤەیە دووبارە بکەم و ولۆ شیرۆڤە بکەم شتەماشەڤانە چ ئیرۆ چ پشتڕە لمە گوداری بکەن کۆلەتی عبودیەت دو ئۆلا زەردەشتی دە قەدەخەیە مەمنوعە حتا ji Xwedê re me ji Pîr Luqman pirsî êdême ka çi têkilî yanî çi elaqeta em wilo em bipeyivin her kes ji me fêm bike çi elaqet dêmek di nav mirov insan û Xwedê de heyî gi ubudiyetê jêrneke got peymane eşqe hezkirinê sozê yanî ji Xwedê hez dike yanî awî ne inu ez ebdê Xwedê min kolê Xwedê min cewan na hezkirinê ev di do şewat li cem wan qedexeyê tişta bişewitînin pîskirina sürüştê yanî em bêjin tabîa bilewîsîne çi ba çi av çi xak nabit tu gemarî bike adin şer yanî şer pevçûn zulm hemû qedexeyê karê سێکسی di nav du dadê bêmehr bêmar qedexeyê qedexeyê ev e pirsek li cem me çê dike girêdayî bi pirsa got ez ê bêjim بەس لا ئێمە شەراب قەدەغە نییە he şerab qedexe ne qedexeyê ئێمە پێڵێن مەی نا پیرۆزە her şerab ne بەس شەراب ویسکی نا wîskî na نا ویسکی ئەمانە نا ڤۆدگا و بڵێن وای وتووە نا بەس مەی شەرابی سوورە وەسپی لە کرێ دروست کرێ و تەبی بە تەبیعی دروست کرێ ئەوە لە کاتی نان خواردنە واتە ژەمی نیوەڕوان و ئێواران ئەتوانی پێکێکی بچووک دابنی بیخۆیتەوە بەڵام بەس ئەوەندە اینجا لە کاتی هاوسەرگیریە لە کاتی پشتێن بەستنی سوێندی زەردەشتی بووندا پەیمان دەکا سۆز دەدا بێ بە زەردەشتی و لەو کاتانە و لە جەژنی نەورۆزە و لە جەژنی پەیمانە پەیمان جەژنی خاکە جەژنی خاک و جەژنی نەورۆز ئەو لەو دوو جەژنەدا شەراب بەخورێتەوە ev şerab dibêje şerab ji tiştê sürüştî tabîî çê bibin yanî wek mey Iraqê ya omîd نا مەی عەرەق نییە مەی عەرەق نییە مەی شەرابە şerab لە کوردی پێی دەبێژن مەی بە عەرەبی پێی دەبێژن شەراب Tamam demek anha ev di pîskirina sürüştê diyan tabîa de ez ê vê pirsa xwe bi pirsa din girêdim ez gavagê giyan rih ji laş derdikeve mirov dimire ev laş di ola zerdeştî de dibe tiştekî nepaqij duristî ya na ev gotin ئەوە ڕاستە بەس چۆن یعنی ئەبێ بنێژدێ 2 متر چاڵی بۆ هەڵدەکەندێ لە بنی قەبرەکە گۆڕاوی بەردا ئەندێ اینجا ئەم لاولای بەردا ئەندێ اینجا ڕووە و ڕۆژهەڵات ڕۆژ لە چۆ هەڵدێ ئەیخەنە سەر لابەرە و ڕۆژهەڵات و اینجا خۆڵی ئەکەن بەسەرا و چێلێکی لەسەر ئەچەقێنن لەگەڵ درەختێکە ئاگاوا هونیڤەت شێرن دێمەکە دبنیاوی دکەڤرن کەڤر بەڵێ کەوت ji bo gê zemînê yan xakê pîs nek wek em dibêjin ne نا ئەو ئەڵێ مرۆڤ واتە جەستەی مرۆڤ لە ئاینی زەردەشتیە هەیە جەشتەی مرۆڤ تۆ من ئەمرم بەس کەس نازانێت بەچی مردم و چۆن مردم لەبەرەوە جەستەی مرۆڤ کۆمەڵێ بوونەوەری تر لە ناو جەستەی مرۆڤدا هەیە ڤایرۆس و بەکتریا و ئەمانە ئەمانە ئەگەر بێت و لە ناو سروشتا بن نۆرمال ئادیدا بنرێ لەوێدا ئەو نەخۆشیە ئەو پیسیە ئەکەوێتە سەر خواردن ئەکەوێتە سەر بوونەوەرەکانی تر ئەکەوێتە سەر ڕووەک ئەکەوێتە سەر ناودەمی مرۆڤەوە لە هەوا ئەوانە تووشی نەخۆشی و زیانی هەبێ بۆ سروشت و دەوروبەر بۆی ئەبێ بچێتە ناو خۆڵەوە و بشارێت باشێ ولۆ gelekî baş e ez em pirsa çolî bersiva çolî bidin yan bikin ji ber got çolî zerdeştiyê û em çav kin ji çolî em bersivayî bidin yan na got mosîqa ئەیدەین بەرسڤ وێ دەدەین بە تایبەت مۆسیقا چییە لە ناو ئاینی زەردەشتی یعنی ئایا پەیوەندی هیچ پەیوەندیەک هەیە لە نێوان ئاینی زەردەشتی و مۆسیقادا ئەگەر پرسیارەکە وا بکەین باشتر نییە ev tu zane xwe got wî got mosîqa mozîk mişter xwend jî بەڵێ مۆسیقا بەڵێ مۆزیک یعنی ئەگەر مۆسیقا لە ئاینی زەردەشتی بکرێتەوە
ئاینی زەردەشتی تر هیچی نامێنێتەوە چکە ئاینی زەردەشتی بریتیە نیوەی ئاینی زەردەشتی نیوەی بریتیە لە مۆسیقا نیوەی بۆچی تەواوی نیوەی یعنی هاڤ نصف زەردەشتی یعنی نیڤە بەڵێ نیوە و نیڤە بەڵێ ئێمە وەکەین بە ئێمە ئەڵین و ئێوەڵن ڤ ئێستا هەر نیڤەیە و نیوەیە وەنیە باشە ئەم نیڤەی ئاینی زەردەشتی مۆسیقایە بۆچی تەواوی جەشن و مەراسیمەکانی ئاینی زەردەشتی هەمووی بە مۆسیقای منداڵێکی زەردەشتی کە لە دایکە بێ فێری مۆسیقا ئەکرێت دەفە شمشاڵە تارە تەمبورە ئەمانە فێرەکرێت بە تایبەتی شمشاڵ و دەف و ئەمانە ئەمە بۆ لەبەر ئەوەی مۆسیقا ڕۆحی ئاینی زەردەشتی ڕۆحێت و هەموو ئێمە قەتارمان هەیە قەتارەڵاویسیمان هەیە بەستەمان هەیە مەقاممان هەیە هەموو هۆرەمان هەیە حەیرانمان هەیە هەمووی گاسا و بەمانە ئەوترێت بەم شکڵە بە مۆسیقا و بە دەف و بە شمشاڵ و ئەوانەوە ئەوترێت بۆیە و هەموو هینەکانمان با بڵێ مەراسیمەکانمان هەمووی بە مۆسیقاوەیە تەنانەت کەسێک کە مرد بە دەف و بە شمشاڵ و بە تەمبورەوە ئەیبەن بۆ سەر قەبران و ئەینێژە لە تەعزیە ئێمە چۆنە تەعزیە ئێمە دەف لێدرێ ئاوەن و دەستکەوان نازانم چییە هینێکی ئاسنێکە بەم شکڵە ئاسنێکە و ئاسنێکی تر ئاوا لێدرێ ئاوا لێدرێ بەم شکڵێ بەس ئاسنە لەو دیو هەیە بەداخەوە نەمهێنا بووێ ئاوەن و دەستکەوانە و تەمبور زۆر گرنگە لە لای ئێمە لە ڕاستە تەنان لە ئاینی یارسانیشا گرنگە لە ئیزەدیا گرنگە لە هەمووی لە خورشیدیا گرنگە و شمشاڵ و هەموو ئەو مۆسیقانە ئەم مۆسیقا مناڵانە فێرەکرێن وەکووتم لە تەعزیەکەشیا کە دانیشتووە خەڵک لە باتی ئەوەی خەڵک بگری و فاتی حوشتمان نییە ئێمە لە ڕاستیا ئێمە پەیمان و سۆزمان هەیە کە ئێمە چاکەکاری ئەەکەین ئەوە مرد و ئێمە هەموو وەک ئەو ئەمرین با ئێمە چاکە بکەین بۆی چاکەکەمان بمێنێتەوە لەبەر ئەوە مۆسیقا لێ ئەدرێ شعرە خوێنرێتەوە و ئاوێستا ئەخوێنرێ بەڵام هەمووی بە مۆسیقاوە یعنی تەنان لە کاتی مردنیشا ئێمە هەر مۆسیقا لێ مۆسیقا ئاژەنە تمی کێفخۆشی و داوەتێ بەڵێ هەمووی داوت پیر لوقمان گۆ چێ گۆ مەگۆ چۆلی هەواڵێ من چۆلی پرسی بۆ مۆسیقا ئۆلا زەردەشتی هەیە پیر لوقمان گۆ نێڤیێ ئاینا یا باوەریە یا اعتیقادا دینێ زەردەشتیش خوێ مۆسیقایە گۆد مەراسیمێ مەدە دمرنێ دە چێبوونا زارۆکا دە زارۆ گاواگ مەزن دبن فێر دبن مۆسیقا گۆت ئیجا ئەچە حەیران جەمە هەنە وەک ئەv مەقامات وان دە دیت پشتڕەژی گۆ چ مەراسیمێ مە هەبن بە مۆسیقانێ چ تەمبور بە چ تشت بێ ئەف تشتێکی گەلێکی خۆشە ji ber got di navre çand û folklora me Kurdî diparêze ji sedî sed em ê bêjin ji xwe Mustafa Daniyê Zengil Mezopotamya ji xwe ew jî Kurdê me Kurdistana بەڵێ زەنگڵی پێڵە ئێمە پێڵێن زەنگلۆکە بەڵێ زەنگڵیشی پێڵ ڕاستەکە باشە ئەزێژ پیر لوقمان بپرسم تێکیلی علاقەت di navbera zerdeştiyê de û êzîdiyetê de heye yan na zor demek ji ber got pirsnî din jî girêdayîn veya em veya bi dawî bikin dawiyê spirsa pêv girêdayî ji terbêjim بەڵێ ئەلبەت وەکو وتمان جیاوازیەکانمان وت یەکەمیان ئەوەیە کە دۆناودۆن تەناسخ الأرواح نییە لای ئێمە ئەوان هەیە و چینەکان چینایەتی یعنی چینی پیر و شێخ و مسکێن و نازانم ئەم جۆرەشتانی ئەوان هەیەە ئێمە نیمانە وما باقی شتەکانی تر ئەوان باوەڕیان بە ڕووناکیە ئێمەش باوەڕمان بە ڕووناکی ئەوان باوەڕیان بە خوددای ئێمەش باوەڕمان بە خوددای ئەوان سەدرە و کەشی سپی ئەپۆشن و پشتێنی توێناوە گێمێ ئێمەش هەمان شتە ئەوان سوێندیانەیە ئێمە سوێنمانە ئەوان پەیمانیانە ئێمەش پەیمانمان ئەوان حەیران و مەقامیانە ئێمەش حەیران و مەقام و بەستە و ئەوانەمانە شعر بێژمانە و ئێوان بۆ نمونە ئەوان باوەڕیان بە سروشتە بە چوار ئیزەدی پیرۆزە ئیزەت خاکە هەوایە ئاخیانی باد بە لەگەڵ ئاف لەگەڵ ڕووناکی خۆر ئێمە شەر باوەڕمان پێ ئەنی زۆر شت هەیە ئەوان کوردی ئاینەکان ئێمەش کوردی ئاینەکە ئەوان باسی مێژوو تاریخ و جوغرافیای کوردی ئەەکەن ئێمەش باشی مێژوو
تاریخ و جغرافی کوردیەکەی بە زاراوەی کوردیە بە زاراوەی کرمانجیە ئێمە بە زاراوەی کرمانجی کۆنترە هەورامی کۆنە هەورامی و کرمانجی کۆنە یعنی زاراوی مۆغیە یعنی ئەوان بە زاراوێکی کوردیە ئێمەش بە زاراوێکی کوردیە و هەمان فەرهەنگ و بیر و باوەڕ ئێمەش هەمان فەرهەنگ و اعتیقاد و بیر و باوەڕمانە و زۆربەی شتەکانمان لەیەکە لە ڕاستیە و لە یەک جغرافیە شاپۆی بەڵام ئەوان پێش ئێمە ئاینی ئیزەدی ئەزدانی پێش زەردەشتی هاتووە. بەێ ئەزێ دووماهی کێ بێژم شخوا وەک پیر لوقمان گۆ چ جوداهی یا تێکلید ناوبەرا ئێزیدیە تێدە و زەردەشتیە تێدە گۆ تشتێن جودا نەوەک هەف گۆلجەم وان تەناسخ الأرواح هەیە يعني ڕحەك دکەوە ڕحەکیدن لە گۆلجەمە ڤەیا تونەیە گۆلجەم وان قات هەنە طبقات هەنە يعني شيخ وبير ومريد تشكي وسا الجم إزديته هي الجمة جوفيات تنية لي جويدن حمو تشتقلك وكهن خدا الجمة وان يك جلي ما بلكي تجو سبي تشتي وسا الجمة وجموان يك بيمان الجمة والجموان حيران ومقام الجمة والجموان يك أو شخوا باوريا خدش باوري بخاكي آخ آف روني وبا هوا يعني دكن أمجي جو أم ولونه جو زاراوان كرمانجية جو آما يا كرمانجي كevin جيرد بيجن خورماني هوراماني هوراماني و جرينجي جو أو أولاوان بريا مي إجا برسادن قبلة روجا قبلة أوان روناكية قبلة مش روناكية قبلة يعني قبلة ما روناكي هردو أولاجي يك بير لقمان تێکیلیا زەردەشتیە لە کوردستانە باشوور تژورە ئەم بێتر لە وەربێژن دناو ئۆلا زەردەشتیت و ئۆلێ دندە چ کاکایی چ بسلمان فلە هەگەر جوهوو هەبن دانوستەندن تێکیلی هەنی یان نا هون هەردوو ئەرێ دکن قبول دکن یان نا بەڵێ تەماشاکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە باشووردا بەێ وانە دەستوری عێراقەیە کوردستانیش دەستوری خۆی لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستاندا نووسراوەتەوە ئاینی زەردەشتی 12 ئاین ئاخر 12 ئاینمان هەیە لە کوردستاندا خۆی نۆ ئاین بوو 12 ئاینمان هەیە ئەم 12 ئاینە هەر 12 لە دەستوری هەرێمی کوردستانە هەیە مافی هەیە خۆی هەیە و نوێنەرمان هەیە و شتمان هەیە یعنی وەکو هەمووی مافی خۆی هەیە لە کوردستاندا کوردستان شکڵێکی کوردیانە ئەڕۆن بەڕێوە ڕاستە کێشەی سیاسی ناوخۆی و لەگەڵ حیزبەکانی ترا و کێشەی اقتصاد و ئەم شتانە هەیە بەڵام وەکو فکر و فەرهەنگ یعنی وەکو جیهان بینی ئەمانە کورد هەمووی دان بە یەکتری دادەنێ و کێشە بۆ یەکتری دروست ناکەن ئێستا ئەگەر ئێمە لە بەغداد کێشەمان بەس لە ئێمە لە هەولێر و سلێمانی و لە دهۆک کێشەمان نییە لە هەڵەبجی کێشەمان نییە هیچ جۆرە کێشەیەک نییە لە ناو کوردانە لە ڕاستیە لە ڕووی ئاینی ببوورە کێشە دەبێ کێشە جوداهی مشکلە يعني مشكلة مان لبغا هي يعني لبغداد مشكلة مان هي بس إما لناو كردستان دا مشكلة ماني هيج كشيك ماني وهمشي داني بيدان يعني دان بيكتري دادني قال لك باشا مش بير لقمان برسيم وقلت كلي تشي برسجريك تشتني ولد ناف أولا زردشتي وأولين دن هند لكردستان ماي باشور كردستان عراقي أستنجي تشكي وسا هي قد دستورا كردستان ده شمنج عالیه سیاسی چه آبوری دنا لی کوی شمنج یه امدین عالی کی لی دو اولاد کو دستورا کردستان ده هر 12 بشین اولا زردشتی تهنه و جیر ازگرتنینه و تشتکی گل کی خوش آزادی اولو کیفامه بخواه گلکیته آنا میبین سر بهشت و دوش هون جید بین دوزخ زردشتيد هي بس جواز ببورك الناس نكرن مگو جنة وجهنم لا دوش ما بيلا لا اوستا بيدوتي دوش بلي دوش يعني دوزخ بهش تاجد وصايه بلا دوش يعني دوزخ بيجي دوش بريتيا لشيوي جيان
یعنی دۆزەخ و بەهەشت دۆژ و بەهەشت جەنەت لە ژیاندایە نە لە دوای مردن. من ئەتوانم ژیان بکەم بە دۆش، ئەتوانم بیکەم بە بەهەشت. ئەوە بەدەست منە. واتە جۆری بیرکردنەوەیە. ئێستا جۆری بیرکردنەوەمانە یەکیان ڕووناچیە، یەکیان پێوترێ دۆژی یعنی دوش هومەتە، یعنی هومەتە یەکیان دوش هومەتە، یعنی یەکیان چاکە یەکیان خراپە. ئەو خراپە پێوترێ ئەهریمەن، ئەهریمەنەوە، ئەهریمەنەوە یعنی ئەنگرامەنەوە، یعنی شەیتان. واتە جۆری بیرکردنەوەی. جۆری بیرکردنەوەی وەکو لە عەرەبیە ڕەحمانی جەنەت بەدەسەهێنێ باشە، بەڵام شەیتانی جۆری بیرکردنەوە عەقڵی، وەکوەوەی پێشتر باسمان کرد چاک و خراپ، عەقڵ چۆن چاک و خراپ پەروەردە کە پەروەردەی دەکەی چۆن مرۆڤەکە چاک یا خراپ دەرەچێت. ئەگەر مرۆڤی چاک بەهەشت بەدیاندەنێ، مرۆڤی خراپیش دۆزەخ بنیادەنێ. یەکی وەکەوەی چیاڵێ چ بچێنی هەرچی بچێنی ینی بکاری فەلاحی، فەلاحێک چ دکارێ ئەوە دەدروێنە دەهێوانە، ئەوە بەرهەمی وێ ئەوەیە کە دەیچێنێ. مەسا ئەگەر گەنم بچێنێ گەنم دەدورێتەوە نیە، خۆ ئەگەر گەنم بچێنێ جۆ نادورێتەوە نیە. ڕاستە. ئێمەش چی ئەگەر چاکمان کرد ئەوە بەهەشت ئەدورینەوە، ئەگەر خراپمان کرد ئەوە دۆزەخ ئەدورێن. بەس چی لە ناو ژیاندا لەسەر ژیان. ئێستا بۆ نمونە سیاسیەکان، بۆ نمونە کابرایەکی وەکو سەدام حوسێن، هەمومان سەدام حوسێنمان بینیوە، زۆر ببوورە بیستووە نیە، زۆربەی زۆرمان. ئایا سەدام حوسێن کەسایەتێکی ڕەحمانی بوو یا شەیتانی بوو؟ ئێمە حەقمانیە بەسەر ئەو باوەڕی بەچجی نەبووە، ئێمە سەیری بیرکردنەوەکانێتی. باش ئایا بەهەشتی سازان بۆ عێراق، بۆ خەڵکی عێراق یان دۆزەخ؟ ئێمە لێرەوە تەماشاکەین بزانین کامە چاکە و کامە خراپە، کامە بەهەشتیە و کامە دۆزەخیە. بەڵام وەکو ئەوەی کە بڵێ مرۆڤ بمرێ زیندوو بێتەوە جارێکی تر، ئەوە بەحسێکی ترە و پەیوەندی بە دۆزەخ و بەهەشتەوە نییە. دێمەم پیر لوقمانڕە هژمارە زەردەشتیە چ قواسە، ینی وەکو تزانێ یان سەدی سەد هەی ئەحساءتن ئەم بزانن لێ بزوودە مدبیز دگوتن ملیۆنەکە ji کوردستانە باشوور را هەندێ ئانها چلۆیە. ئەلبەت ئاینی زەردەشتی و ژماری زەردەشتیان نەزانراوە، چکەوە بەس ئێمە ئازانین وەک ڕێبەرایەتی، و ئەو چکە هەموو ڕۆژێک خەڵکی تازە ئەبێ بە زەردەشتی. کێشە لەوەدایە، ینی مشکل ئەوەیە کە سەرژمێرێکی تەواوت نییە، کە هەموو ڕۆژێک خەڵکی تر ئەبێ بە زەردەشتی، واتە ژمارەکە زیاد دەبێت. لەبەر ئەوە لە ئێستادا لە تەواوی کوردستاندا، واتە لە 4 پارچەی کوردستاندا و لە دەرەوەیشیدا بەس کورد بۆ زەردەشتی بوون لە ملیۆنێک تێپەڕی، ینی ڕۆشتون بەرەو سەر. ئێمە لەوە زیاتر ناتوانین بڵێین. حەزم کرد پێش ئەوەی کە وەڵامی هەر پرسیارێک بین دەست پێ بکەین، ئەگەر ڕوخسەت بفەرمون نامێ بەحسی خۆم بکەم، بەس ئەوەی پێتان بڵێم بۆ ئەوەی زیاتر معلوم بێ کە من چۆن لەگەڵ ئێوەدا ئێستا دانیشتوم قسە بکەم، و ئەو پەڕی جێگەی شانازی منە لەگەڵ تاک بە تاکی کورددا قسە بکەم و گفتوگۆ بکەم. بەندە 17 ساڵ ئاینی زەردەشتیم خوێندووە و شارەزا و پسپۆڕم لە بواری ئاینی زەردەشتی و مێژووی خەڵکی کورتە، و بۆ خۆم ڕۆژنامە نەویسم و خاوەنی 12 کتێبم و لە بواری ئاینی زەردەشتیدا بە زۆریەتی هەموویەتی و تەواوی گاساوەکان و ئەوێستان کردوتەوە بە سۆرانی. و لە ئایندەدا هەر ئەوەندەی ماوە پەرتوکێکەیە بە ناوی ئەناهیتا، پێغەمبەرێک لە هێزی ئەو باسی پێغەمبەرێکی ژن دەکەم کە ژن بووە و تەواوی ئاینەکەی ئەوم کردووە بە کوردی لە بابڵێ بە سۆرانی لە زاراوەی موغیەوە، و بەم زوانە ئەکرێتە زاراوەی کرمانجی هەم بە لاتینی و هەم بە پیتی عەرەبی، یعنی هەر بە پیتی عەرەبی و بە پیتی لاتینیش ئەنووسرێتەوە بە کرمانجی، و دڵنیا چەند مانگێکی تر چەند هەیڤادی ئەچێتە بەردەستی خوێنەران. بەرحاڵ هەوڵە دەین لەمە دوا ئایندا و هەموو ئەو پەرتوکانەی کەوا هەند بیکەینەوە بە کرمانجیش، بۆی زاراوەی کرمانجیش کە بە ملیۆنها و زۆرینەی خەڵکی کورد بە کرمانجی گفتوگۆوەکەن، یعنی زۆرینەی کورد، زۆرینەی 3 بەشی کورد بە زاراوەی کرمانجی گفتوگۆکە. بۆیە پێویستە ئێمە بە زاراوەی کرمانجیش
شتەکانمان بڵین و من حەز ئارەزووەکەم من کرمانجی بزانم بۆ خۆم تۆش سۆرانی بزانی بۆ خۆت چۆن من ئێستاکێ هەورامی ئەزانم بۆ خۆم بەڵام گفتوگۆی پێ ناکەم و کرمانجیش ئەزانم بۆ خۆم بەس گفتوگۆی پێ ناکەم و لوڕیش ئەزانم بۆ خۆم بەس گفتوگۆی پێ ناکەم ئەمما بەس بە سۆرانی گفتوگۆکەم بۆچی لەبەرەوەی ئێمە ئەبێت لە یەکتری تێبگەین بەرحاڵ و دوای 1437 ساڵ قەدەغەکردن و حرامکردنی ئاینی زەردەشتی بەندە من ئەس پیر لوقمان ئاینی زەردەشتیم لە کوردستاندا زیندوو کردەوە یعنی من هاتم وتم وەرن ئاینی زەردەشتی و بەو ئاینی زەردەشتی یعنی بانگەشەکەری ئاینی زەردەشتی بوو و هەتا مەرجعی ئاینی زەردەشتی و ئەوەی من ئەیڵێم لە پەرتووکی ئەوێستا تێپەڕ ناکە بە هیچ شێوەیە لەمە دەرناچ و هەمووشی مستەنەدە قسەکانی یعنی ئەوەی ئەیڵێم داخم هەمووی عەقدە و لێرەدا یعنی هەمووی دەقا و دەق واتە بە دەق قسە ئەەکەم کاتە شتێک ئەڵێم وەک دەقەکە قسە ئەەکەین ئێستا ژێنە سەر ئەوەی ئایا ئێمە کە مردین زیندوو ئەبینەوە یان نا وتت چی هەبا دێمەک هژمارە زەردەشتیە زێدەی ملیۆنکی هەیە باشێ پرسنی ولو بچووچک ئەهرۆمزدا دێ پرتووکە زەردەشتێ گۆتنە خۆدا هەیە کە دەڵێن خوددا یعنی گێتی یعنی گیوش یعنی جیهان یعنی یونیڤێرسەڵ بانگلیزی يعني هەموو عالم هەموو فەڵا يعني هەرچی هەیە و نییە هەرچی هەنە و هەرچی تنە هەمەش هەمووی ئەوە بریتێ لە خوددا يعني خوددا بوون و نەبوونە هەبوون و نەبوون و خوددا ژیان هەموو شتێک گوتنا شەیطان دە ئەویستادە هەیە يعني وەکو ئەوەی کە بوونەوەرێک پێ وەکوەوەی لە ئیسلامە هەیە من کەڤن دەبیست گوتنا شەیطان گوتنە کوردیە دە ئۆلا زەردەشتی دە هەبوو ئەهریمان تێگوتن ئەهریمان جۆری بیرکردنەوەی ڕەوشت جۆری ئەخلاق بەێ يعني بیرکردنەوەی ئەهریمەنی هەیە و ئەخلاقی ئەهریمەنی هەیە وانێ ڕەوشتی ئەهریمەنی دێمەک گوتنا يعني بوونەوەرێک نییە خوددا دروستی کردبێ دێمەک گوتنا دێمەک ئیدەن گوتنا شەیطان دێ پرتووکە زەردەشت دێ نییە تنە ئەهریمان هەیە باشێ ئەهریمەنیش وەکو وتمان نوعيەتی بیرکردنەوەی نوع من أنواع التفكر والأخلاق نوع من أنواع الأخلاق يعني نوعية الأخلاق يعني عندنا شيطاني والرحماني بالعربي هذا يصير هيك لكن ما عندنا هيك أهريماني والأشاي باشي أهريمان أو لسر أو فكرة إيجو خرابة نه بله فكرة خراب يعني أهريمان بأهريمان باشي مصطفى حنان دبي مخابن زوردستي لزاراوی کورمانجی هاتیە کرن نزانم تە بچمە بەستێت تەگوتی مامۆستا مستەفا لێ تکارە بە چیرۆڤە بکش بۆ ئەس فێم بکەم ژێ ئەزێ پرسا خۆی بێژم پیر لوقمان ڕێ ساڵێن داویدە ئەم دەبیسن کەسنی لە ئۆلا زەردەشتی ڤەدگەڕن کا سەدەم چیە وەکتە ئانات بێژ بەری 1400 ساڵی شخوا قەدەخە بوو يعني از فهم دكم دين اسلامي يا ايجي السر دين اولا اسلامي وقد خكرن تبي ده هندري قراني ده ايتك هي دبي بتشبيه دبي فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر فقاواغ قد تعالى السر كفريد بيجي كي كفر بكيف اخوي جاوي تشاوا اولك توحيدي قد خبك اف كسيج قد اخذ كرن شويه استميد بيجم وبري تبيجي مگو هر اول كسني اتباعي وهنا هر اول دفيك جي ريزو حرمتي بن قال لك شاشه جيك تمي بيج اولا مش ادن تشيتري يان از نبيرا مش برغو دفيك امر يزقرتني بدن هفدو يعني كم كهربن هف بيفيني حواري بهفر بكن ما نباش تشتكي ولو
يعني خوش قافاك اولا زردشتي تشني خوش بستينم اولا اسلامي فلتي ايزيتي جهوه بوزا از باش از تشنا بستينم جمرر باشن ديمك چما ديما بير لقمان تدبيجي تدناف قوتنير قوت 2015 يعني وقت به هناك ازادي تشيبو قالوا اجروا سدم ابق ملت الاولى خويا زردشتي فقريان يا تشنيدن هنا البته عندي شت هي ناكري بيشانينو ايما بلين لبر خاطري خاطران قصبكي وني بله ايما وتمان كوملغاي كردي بيش وقت وتمان لصدا هشتاي يعني هشتا صدي كرد مسلمان بو وني راست ما حقيقته باسكي لصدا او بيستيتري هندكي ملحده يعني عينيني وهندك مثلا ماركسيه شيء اواني وهندك ازديه وهندك ياسانيه امانا خورشيدين وعندك مثلا علوي بيدلين اماني بيدلين ونيا اهلي حقوق امانه برحال بلام زوريني مسلمانه زوريني مسلماني كرد لماوي 1400 سال ده همو كردك ازانه الشر بدر جنگي بدر چيه ونيا ازانه لچو بو ازانه كي بو كي تيابو كي نكر تو لتواوي كردا بو بينه ببرزشتانه برزشتان كاك علي همو اواني جوان ليكرن وهمو اواني عيندش جوان ليكرن جومان ليكرن بيم بلي لو روجدا لناوچكي او خلقي شويه خلقي قامشلوا يشمانني خلقي ديار بكرة خلقي كرماشاه خلقي مهاباده خلقي سليمانيه خلقي كركوكه خلقي شويه لكردستان ده خلقي افرينا هيتش يشمانني كردستاني سوريش تاكيكي كردين بو بينه بيم بلي لو روجدا ئەو شوێنی ئەو تیاژیە ناوی چی بوو شارەکە پادشاکەی چی بوو ڕووداوێکی ئەو ڕۆژەم لە وڵاتەکەی خۆیان بۆ بگێڕێتەوە ناوی دوو قەڵای ئەو ڕۆژەم پێ بڵێ ناوی خواردنێکی ئەو ڕۆژە شێوەی جلوبەرگی ئەو ڕۆژە قسەیەکی ئەو ڕۆژە شعرێکی ئەو ڕۆژەی نەتەوەکەی خۆی ئەدەبیاتی خۆی چیرۆکێکی ئەو ڕۆژەم پێ بڵێ بزانم یەک تاکێک لە ناو زیاتر لە 40 ملیۆن کوردا هەیە کێشەی کورد ئەمەیە تەواوی مێژۆکەی خۆی لەبیر براوەتەوە ئاینی ئیسلامیش مخابن هۆکاری ئەمە بۆچی ئاینی ئیسلام ئێمە قسە بە ئاینی ئیسلام ناڵێن بەس بزانین ئاینی ئیسلام چییە هەر کەسێکیش ئەگەر دژی ئەم قسانە بێت دیارەوە من هەڵەم کردو من داوای لێبوردنەکەم بەڵام هەرگیز هەڵە نیم سووریشم لەسەر قسەکەی خۆ ئاینی ئیسلام باسی فەرهەنگی عەرەبیەکە باسی شعری عەرەبیەکە باسی زمانی عەرەبیەکە باسی مێژووی عەرەبەکە باسی جلوبەرگی عەرەبەکە باسی ڕووداوەکانی سەردەمی عەرەبیەکە باسی بیر و باوەڕ و عەقیدەی عەرەب دەکات باسی مێژوو تاریخ عرب دەکە باسی جوغرافی عرب دەکە تەنانەت باسی گۆرانی و سەمای عرب دەکە تەنانەت باسی لەشفرۆشی عرب دەکە مەسەلەن لە هەنێ شوێنە باسی دەکات باسی هەمووش دەکە باسی کانیاوەکان و ڕووبار و شێوە و وێڤە یعنی جەو کەشی عرب دەکە باسی سەحرا دەکە باسی چۆ و چیاو باسی ئەفر و باسی کورد و جلی و بەرگی کوردی و ئاینەکانی تر دەکەنە باسی سامی دەکە یا باسی جوولەکە دەکات چونکە ئەمان درێژکرا و ئامۆزای جوولەکە یعنی باسی تاریخی کولەن سامی دەکات ئاینی ئیسلام تەواوی تاریخی سامی و ئەو مێژووە بە ئەدەبیات و بە زمان و بە هەموو شتێکەوە هێناوێتێ ناو فکر و فەرهەنگ و ژیان و بیرکردنەوەی کوردەوە کوردی سڕیوەتەوە سڕینەوە دەزانی مەسکی کردوە یعنی مەسحی کردووە کوردی سڕیوەتەوە یعنی کورد نییە کورد بۆ خۆی لە فکر و عەقیدە و بیر و باوەڕ گیان بینیدا کورد نییە بە تاریخ بەس بە جلوبەر کوردین بە زمان کوردین ماباقی ئێمە کورد نین بۆچی چونکە ئێمە خاوەنی تاریخی خۆمان تاریخمان لەبیر چۆتەوە تاریخمان نییە ئاینی زەردەشتی هاتۆتەوە چیەکە باسی تاریخی کوردەکە باسی جوغرافیای کوردەکە باسی ڕووداوەکانی کوردەکە باسی شار و شارۆچکانی کوردەکە باسی جە و کەشی کوردەکە باسی زمانی کوردیەکە باسی شعر و ئەدەبیاتی کوردیەکە هەم باسی مۆسیقای کوردیەکە باسی هەڵپەڕکەی کوردیەکە باسی سەمای کوردی دەکە یعنی باسی ڕەقسی کوردیەکە یعنی باسی هەموو شتێکی کوردەکە یعنی بە تەواوی عەقیدەوە باسی کوردەکە بۆیە ئێمە کاتێک کە ئەڵێن ئاینی زەردەشتیمان هێناوەتەوە یعنی لە بەچڕان 1437 ساڵە کورد شۆراوەتەوە یعنی مەسح کراوە سڕاوەتەوە بە تەواوەتی لەبیر کراوە وشەی کورد بەس بە ناو ماوە ئەگەر نا تەماشاکە من نمونەیەکە پێڵە شێخ مەحموودی نەمر خەڵکی سلێمانیە هەمووتان بیستوتانەوە زۆرێک بیستوێتی وەنیە محمود الحەفید شێخ محمود الحەفید مەلیکی کوردستان بوو ئەو پادشا بوو و مەلیک بوو
یعنی وەرە کەسێکی سادە نەبوو یعنی کەتێکی ئەتیادی نەبوو پاشا مەلک بوو بەڵام شەڕی کرد لەگەڵ چیا لەگەڵ ئینگلیزدا نەک لە بەرەوەی ئیساتۆ وڵاتەکەی داگیر دەکا بەڵکو لە بەرەوەی ئینگلیز مسلمان نییە و پشتیوانی عوسمانەکانی کرد کە عوسمانەکان مسلمانە بەڵام بیری لەوە چوو بۆ کەوا چەند ساڵ بوو 560 ساڵ بوو عوسمانەکان بە ناوی ئاینەوە کوردستانیان داگیر و پارچە کرد مەگەرەوە درۆیە حقیقت نییە ڕاستە باشە من یەک نمونەی ترەوە سەدام حوسێن ئێمە باسی من خەڵکی باشوورم باسی سەدام دەکەم سەدام حوسێن خەڵکی هەڵەبجەی کیمیا باران کرد و 182 کەسی جینۆسایت یعنی زیندە بوون زیندوو بە زیندوێتی ژن مناڵ گەورە بچووک چاڵی گەورەی بۆ هەڵکەن کردنیە ناوێ زیندوو بوون اینجا خۆلی کردن بەسەر بەڵام سێ دانە مەلای لە سلێمانی هەولێر خەتیب پێوتری خەتیبی سلێمانی خەتیبی هەولێر خەتیبی دوهۆر چوونە ئومێمی متحیدە قورئانیان خوارد کە سەدام کوردی جینۆساید وە کیمیا باران مانای چییە؟ مانای وایە ئاین کارێکی کردووە لەسەر ئەمە بۆ نمونە ئێستا داعش ئایسس هەمومان نزانین داعش خۆ جوولەکە نەبوون وەنیە جوولەکە بوون چۆلەکە چییە؟ جو فەلە بوون مەسیحی بوون نانا بسلمانن ئەزەدی بوون مسلمان سون نەبوو وەنیە وانی و کەس نکارە بێژی کەسی نەگۆت جی بسلمانە گڤانە تەکفیر نەکرد جاسێرکە ئێستا من گەنجت پێ دەڵێم گەنج خەڵک پیر ڕیشی سپیە لە سلێمانی من شاری سلێمانی خۆتان هەموو ئەزانن خەڵکی کورد دەزانە شاری سلێمانی المدينة الحضارية حضارة والمدينة ثقافة بها كل أديان متنوعة وكل شيء بها سليمانية صح ولا لا؟ بلي مدينة ثقافة يعني بلام لسليماني خلقت بودينم ثقافة يعني كتابي هي بوتينم سوزي هي لقل آيسسا الله كاريكي باشي كرد كوا إزدكاني كشت چونك إزدكان كافر بون إزدكان چه بون؟ إزدكان كرد بون آخر بۆچی ئەم کووردە پێی خۆشە کابراایکی عەرەب هاتووە ئەی کوژێ یا مسلمانێک لە ئەڵمانیاوە هاتووە لە سۆماڵەوە هاتووە لە لیبیاوە هاتووە لە شوێنەکانی ترەوە خۆ هەر خەڵکی سووریا و عێراق نەبوون وەنیە لە ئەفغانستانەوە هاتووە لە پاکستانەوە هاتووە لە هەموو شوێنێک هاتووە لە رووسیاوە هاتووە کوردی کوشتووە کچی کوردی بردووە کچکا کوردی هەموو بردن ئەی فرۆشتنەوە وەک جاریە باش بەڵام مسلمانێکی کورد لە سلێمانیا ئەمەی پێخۆشە مانای چییە؟ مانەوە ئاینەکە کوردیەکی بیر بردوێتەوە ئەمە ئەو حقیقەتەیە بۆچی ئێمە باس لەمە ئەەکەین مەبەستمان ئەمە نییە سوکایەتی بە ئیسلام بکەین حەقی ئەوەمان نییە مافیش بە خۆمان نادەین حەق بە خۆمان نادەین باسی ئاینی ئیسلام بکەین بەس ئێمە باسی ئەوکەین بزانین بۆچی خەڵکی کوردوای لێ هاتووە لە هۆکاری دینە دیانەت دوای لێ کردووە دیانەت دوای لێ کردووە کە خۆی لەبیر بچێتەوە من لە سلێمانی لە هەولێر ببوورە لە ئەربیل لە هەولێر کۆنگرێکی زۆر گەورە بوو لەوێدا خطاب لە خوتبەکەدا هەستام وتم قسەم کەوتم ساسانیەکان واتە ئیمپراتۆریەتی ساسانی ئیمپراتۆریەتی کوردی بوو و تەواوی کرمانجی تەواوی سۆران و تەواوی هەورامی و تەواوی موغی و تەواوی لوڕی تێدا بوو و ئەمان پادشاکان هەمویان کورد بەم بەڵگانە باسم کرد ئەم کتێب فلان کتێب فیسار وا ئەڵێ فلان نووسەر وا ئەڵێ ئەو ڕیوایەتی کردو وا ئەڵێ کتێبەکانم هەموو بە ئاوا خوێندەوە و یەک بێت کەسێک هەڵسا مامۆستای زانکۆ وتی بابە تۆکەی ئەوە هەڵەیە ئاسانەکان فارس لە من حاڵی دەبی تێدەگەی منەڵێم چی ئوستاس چاوە لە من تێدەگەی ئەڵێم چی ئەستێت گەیم ئەو هەستا ئەو مامۆستای زانکۆ مامۆستای زانکۆ یعنی چی پێڵن جامیعە ئوستازی جامیعە وتی ساسانیەکان نەکورد فارس بوون وتم یەکسەر قسەکەم بوتم بە یارمەتی وتم بە یارمەتی خۆ وتم یەک کتێب یەک سەرچاوە یەک کەسێکی فارس نابێژێت ساسانەکان فارس بوو دەبێژن ئێرانی بوو نابێژێت فارس بوو تۆ چۆن ئەیکەی بە فارس لە کوێ نووسراوە فارس بوو ئادەی بۆم بێنە سەرچاوی لا نەبوو هەر لە خۆی و قسە ئەکاڵێ فارس بوون و تەواو یعنی کورد خاوەندارێتی لە خۆی ناکاتەوە ئێمە هاتوین ئاینی زەردەشتی خاوەندارێتی لە مێژووی ئەکاتەوە
خاوەندارەتی لە خاک ئەکاتەوە، خاوەندارەتی لە فەرهەنگ، لە مۆسیقا، لە گۆرانی، لە شخصیەتی و شەرەف و کەرامەتی کورد دەکاتەوە. ئاینی زەردەشتی کە هێناومانە شۆڕشە، یعنی ثەورە زەردەشتیە وەلەیسە دیانە زەردەشتی وەثەورە زەردەشتی، یعنی ثەورەیە کە هێناومانە لە دژی فەرهەنگەکانی تر، لە دژی داگیرکاری. بۆیە ئێمە جیاوازین لە ئاینەکانی تر. ئاینی ئێمە ئاینی ثەوریە، یعنی نەوەک ئاینی ئەزدانی، ئیزەدی، یارسانی، خورشیدی ئەمانە نییە، بەڵکو ئاینێکی ثەوریە، ثەورەی ثەقافیە بۆ کورد، الثورة الثقافية كردية. هذا هو الديانة زردشتي. من ولو شخاش في هفيفينا ما بريا دو كاتشميرا من ولو كواغ ملتا قداريت كرم ناس كر بيكاني مشخور ولو دقوت مشخور قوت زي جورجي بيشم نما آنها بلكي مش هواري خور مزوبوطاميا بقو مقو از قندي متشد زقيم دهبز دبيجم استشكي فاناشي بالا خدای دیمک وگوته شیروودکه گکرد لسر اولا زردشتی ما بانا دیمک زیده 1000 سالی وی خودی دولت بانا هفگرتنا به کردیت خود گرن وی خودی دولت بانا شخوا اف برسوا آگ ما مصطفى پرسکریه و چولیجی بریا چند ماها از چولین به هفره بون جمر ویدیوک پیش مکر او رونشتنک ملت می کاکایی به چلو لوان طنبورا لوان تشتا یام گو افولو یک تشتکی ولو یعنی بهنا یکی فراد کر به کردی گش کردی بو حمو از کومنت بخوینم از بخوینم جبوک خاطری از ما فیوانجی نخوم جبرگو بخوا پرسه من نمان جبرگو پرسامی داوی چرا شازر داشتیال کردستانی تا گوت دستورا کردستانی تا گو که آزاده تا گو ولویه مصطفى بریوی نویساند گو از بیجم ویجی وک تا گوت صالح خانو جه کوبانه کردستانا روش آوا او جید به ایوار باش صالح بسمام ایروت درنگ هات مصطفى دبیجه تسروی پرسا کرمانجیوان دبیجه حشتیش سدیج کردان کرمانجن لی زاراوه سورانی سردسته چولی بأته تشکی بیجه کومنت بکه بەڵام تۆ ئەڵێکی بۆچی وایە تۆ خۆت بۆ بڵێ چۆلی دبێ مستەفا حەنان تەڤلی وەشانێ بکە مستەفاژی سپاسیاوی دکە نزانم مستەفا بخوازش خۆمانە مگۆ دوێ چەند خۆلەکێک پیر لوقمان چوو چایە خۆبینە مگۆ ئێ بخوازە بەرا فەرمۆ بکە قەینە خواستن گولۆ خەلک پیر لوقمان تەنێ بەرسوێ مەبدە دبێ چێ قلت مصطفى سباسيات كو تشوريد بيجي مصطفى حنان زانياري قالك هنا يعني الباوي مصطفى دبي تشي برسكي دبي اش خو مصطفى از دبي برسوات جياتا لي وك انها قتشاوا بير لقمان السر كردين مي زردشتي اخوي بي تشخاص كرديتا خود جرين لي تاني في ساندي بشك غوراج كردين ما ين ازيدي دبيجن ام نكردن قالوا اف باوري لي زردشتيان جي هي ئەو بەشەی کە ئەڵێن ئێمە نەکوردین ئێمە ئیزەدین ئەو بەشە دەبێژی بەلێ دەبێژن ئەم نەکوردن ئەم ئێزیدینە ئەوە سیاسەتە نەعەوە سیاسەتە تەماشاکە مەرجعیەتی ئاینی زەردەشتی ئیزەدی و پیرەکانیان مەسەلەن کەسێکەیە حەز نازانم ناز دەکەی یان نای پیرشانۆیت ناز دەکەی نزاناس ناکەم ئەوە یەکێ لە دەرکەوتووەکانیانە یعنی کە لەسەر شاشەوانە دەرەکرد و زۆربەی خەڵکی ئیزەدی شەمویان ئەوانە کورد ئەسڵ ئەو دینە بە ئاینە بە کوردی هاتوو بە کرمانجی هاتوو بۆ کرمانجی نەکوردیە یعنی سەیرە یعنی کرمانجی خۆ ئای ئەوانی کە بە کرمانجی قساکەن دەبێ ئەزەدی بن ئەوانی کورد نەبن چۆنە بێشتیوە هەندێشت هەیە ناکرێ وەکو واقع تەماشانە بەس ئەو غەدرەی لەوان کراوەتەنان لەلایەن کوردیشەوە ناحقیان نییە کە بڵێن ئێمە کورد نین ئیزەدین یعنی هەندێشت هەیە ڕەنگە لە داخەوا بڵێن یعنی هەندێشت هەیە سیاسەتە و دەوڵەتانی تر چوونەتە ناویەوە یعنی بۆ بەشکردنی کورد ئەوە وانە ئاینی کوردیە ئاینێکی کوردی و ڕەچەڵەکی کوردی و ئەسڵەن ئێمە هەمومان ئیزەدی بوو کاتی
اینجا ئەو زمانی زاراوی سۆرانی ببوورە بۆچی سەر زاراوی سۆرانی لەبەرەوەی دەسەڵاتی بابانیەکان میرنشین زۆر هەبووە لە کوردستاندا یعنی هەرێمی کوردستان میرنشینەکان لە کوردستان چوار پارچەی کوردستان تقریبا 9 میرنشینی لەسەر یەک تێدا بوو ئەم 9 میرنشینە لە ڕووی ئەدەبیات و نووسینەوە پەرەیان بە زمانی کوردی نەداوە چیان کردو یا بە عەرەبی یا بە فارسی یا بە تورکی نووسینە ئەمە حەقیقەتە بەڵام میرنشینی بابان کە 300 ساڵ حکمی کردووە 300 ساڵ و خوردەیەک ئەم میرنشینە چی کردووە ئەم میرنشینە ئەدەبیاتی بە کوردی نووسێتەوە بە زمانی کوردی داهێنا یعنی ئەوە داهێنانی نووسینی کوردی ئەوان کردویانە لە ڕاستیە ئێستا ئەگەر تۆ بچی مێژووی کورد بخوێنیتەوە بۆ نمونە شەرەفنامە خوێنیتەوە هیچ شەرەفخانە خەڵکی بەدڵسە هەمومان نەزانین وانە شەرەفخان بە چی زمانێ نووسیوێتی بە دوو فارسی و تورکی وانە ئایا بە کوردی نووسیوێتەوە بەڵام ئەدەبیات و شعر و مێژووی کورد لە سەردەمی بابانیەکانە بە کوردی نووسراوەتەوە ئیتر ئەم زمانە کوردیە بوو بە زمانی فەرهەنگ بوو بە زمانی سەقافە بوو بە زمانی نووسین بوو بە زمانی کتێب بۆیە سەرکەوتووە یعنی ئێستا بۆچی خەڵکی باشوور خەڵکی ڕۆژهەڵات ئەیانەوە کرمانجی فێربن لەبەر ئەوەی ئێستا گلێ نووسین و کتاب بە کرمانجی دەرچوو لەبەرەوە تۆمە ئێستا من بۆچی کرمانجی فێر بووم هەر بەجددی لەبەر ئەوەی کۆمەڵی نووسین هەیە بە نووسینی لاتینی بە زاراوەی کرمانجی ئەنووسێتەوە منیش مەجبورم فێر بم بۆی بیخوێنمەوە ئێبێ فێر بم ئەگەر نافێر نەبم کرمانجی چۆن نتوانم بیخوێنمەوە بۆیە ئەوە تۆ مەجبورت دەکات بۆ ئەوی فێر بیت بۆی چونکە لێرە مێژووی سەقافەتی کوردی شعری کوردی ئەدەبیاتی کوردی بە سۆرانی نووسراوەتەوە یعنی 3 شاعیر بوون نالی و سالم و کوردی ئەم 3 کەسە ئەدەبیاتی کوردیان نووسیوەتەوە شعریان بەو زمانە نووسی و کردیان بە زمانی فەرمی نووسینی دەوڵەت و دەوڵەتی لە پشت بوو ئەمە و بۆیە بووە بە زمانی سەرتر باشە مستەفا حەنان دەبێ مخابن هەموو گەل و نەتەوەیان ئۆل نەمازە ژی ئۆلا ئیسلامێ کرن خزمەتێ خوێ تەنێ مە کوردان مەخۆخست خزمەتا ئۆلا ئیسلامی ئەف درست ڕاستش خۆنە گەرەکە ئەم کۆمنت بکن ئەم بەیا زانن چۆلی دبێژی چێ پیر لوقمان مرۆڤێکی مەزنە چۆلی نەتەنێ باوە مەزنە شخۆلبامەژی مەزنە تایبەت ئەسەر کوردستانە ڕۆژ ئاڤاک بێژم ئێگۆ پڕایامە بسلمانن لێ ئەم گەلێک ڕێزگرتنێ ددن کوردێن خوێ ئێ ئۆلێندن و ئەم کێفا خۆشی تینن ڕاست ئەم دەبێژن هەر یەک لەسەر دینێ خوێ لێ ئەم بخۆە گەلێکی ڕێزگرتنێ دەگرن و نەبژ بۆ vê ڕێزگرتنێ باشخوا من پەیوەندی تەرنەت کرد منەت گۆ کا ئەم تشکی ولۆ بکن و زدێڤیا تەمژی کوردەکیمەی کاکائیژی ئەمڕۆکێ بمێوانێ مش بۆم پێ کێفخۆش ببن وەک گۆ ئەم بە پیر لوقمان کێفخۆش بوون ژێ ئەس بکێمانیش تەماشەوانێ خوێربێژم ئەڤن ئۆلێمە ئەڤن وەک دیرۆک ئەڤن لجەمێ ئەس بخوا مرۆڤێکی ڤەکریمێ و ئەس ڕەخناژی ئەرێ دکم واز بهێویمە هەر کەس ژیولۆ بش بۆم هەبدوو قبول بکرد نەش بۆ تشکیدن هەرکێ سەر ئۆلاقە هەرکێ بمینن لێکا ئەم تشتی ئەم ئۆلێ دنجی ناس بکن نەتەنێ ئەم لە جیهانێنە نەتەنێ ئەم لە دنیاێنە مەزۆبۆتامیا دەبێت چێ الإيراني نسبة إلى الهضبة الإيرانية أما الفرس فهم قومية انحدرت كما تشير المصادر إلى 800 سنة قبل الميلاد إلى بحيرة أورميا أو جي ولود بيجي شخوا مصطفى از دبیم لتفت گرین چولی دبی دم درنگ بو پر دریج بو یعنی جبو درکتنا مصطفى بخواه لجمع پرس نمان ازانم مگله کی پیر لقمان وستاند ایرو از انا جی سپاسیات کم پیشی جی سپاسیات کم اتخوازم آنها ام خلقا خواه بداوی بینن از گوتنه بدم پیر لقمان جبو گوتنا خوی داوی بێژێ ji me re ji Kurda hemûriş Kurdistana Rojavariş xelkê me reş temaşevanê me wê çi bêje ji bo xelekê bi dawî bikim fermoke Pîr Luqman عزیز و دەستان خۆش بێ هەر بژین من سەری ڕێز و نوازش بۆ هەمووتان دادەنەوێنم و ئێمە زۆرمان قسەکە وازام کاتێکی زۆر بوو گفتوگۆ دەکەین و بەڵێنتان پێدەدەم سۆز دەدەم و جارێکی دیش ئێمە چاوپێکەوتن بکەین و زیاتر زانیاری هەر زانیاریەکە بێ من لە خزمەتدا دەبم و بچووکی خەڵکی هەر کوردێکم ئەمن بچووکی هەر کوردێکم هەموو کوردێک لە هەر جێگەیەکی جیهاندا بێ و خۆشحاڵ بووم
دووبارە سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی کاک چۆلی جاسمی عزیز و خۆشەویستەکەم و داواش لە هاوڵانی هەڤاڵانی ڕۆژاوا دەکەم کە بەندە لە ماوەی ئایندەدا و نازانم کەی دەبێ دێمە قامیشل و جارێکی تر دێمەوە ئەوێ دایمەوە ڕۆژاوا و لەوێ حتمما لەگەڵ کاک عەلی و برادرانە هەڤاڵاندا پەیوەندی دەگرم و لەوێ لە دیارتان دەبم و خزمەتتان دەکەم و لەوێ سمینارتان پێشکەش دەکەم لە چەندین سمینارتان بۆ ئەگەڕین لەوێ و دڵنیا بن ئەو دەمە بە ئێمە بە کورمانجی قساکەین لەوێ خەمتان نەبێ وەکو خۆتان هیچ جیاوازێکیمان نابێ ئەو دەمە و ئێمە هەمیشە ئێمە ئەو بانگە حەق بە خۆمانە دەین کە ئێمە بانگەشە ئەەکەین ینی بۆی بزانن لە ڕاستیە بانگەشە یعنی چی بانگەشە ینی بانگ دەدەین بە خەڵکی کورد دەڵێن وەرم ببن بە زەردەشتی یعنی ئێمە دائیمەن ئەوانە دووباتەکەینەوە دووبارەیەکەینەوە بە هەموو کەسێکی شەڵێن و چۆن هاتوونتە ئەوێ لەوێ پیری لێ پیرتان هەیە سە پیری زەردەشتی لە ڕۆژئاوا هەیە کە خۆی خەڵکی یافرینە لە ڕاستیە بەرحاڵ وە کار دەکا و ئێستا لە قامیشلووە و لەو ناوچانە دێت و دەچێ ئەڵبەتە ئاوارەیە ئێستاکێ هەرچەند ئاوانە نییە بەڵام لە شارێکی خۆی ئاوارە بۆ دەنا کوردستان هەر کوردستان و شاری هەر شارە بۆ ئەو بەرحاڵ من خۆشحاڵ بووم زۆر سوپاسی هەمووتانەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ هەڤاڵانی ڕۆژ ئاوادا ئەو بەرخوردەمان کرد بەیەکە و ئەم گفتوگومان سازدا و دەسەکانتان خۆش بێ هەر بژین و سۆستان دەدەمێت جارێکی تر دێمەوە خزمەتتان سپاس خدا ئەهرۆمزدا یەزدان هەموو شتە رازی بن چ جوان وڤای جامێرژی سپاسیاتت کن ئەمژی بخۆیل جەمە کورد هەر چار پەرچەی کوردستانێ دێ چ ئۆل چ ڕامان جەموان هەبن لێ تشتێکوان جڤینێ ئەف خویناوان زمانێ مەژی یەکێ تەبی هینێک جودابوون هەبژی مگوت شما بەری ئانها ئەم بێترژ هەفتوو سەروەخت ببن فێن ببکن گەلەکی تشتێکی باشێ ئەس ژڤر ڕا سلێمانیە و ڕا ئەنگێلترا بریتانیا ئەس سپاسیاتت کم قوربانتە گەلێشتا ڕازی بێت ولمە ببۆرین گمە گەلێکی تە وەستاند ئاساییە لە خزمەتە کوردستانە ڕۆژ ئاواژی مخابن گە ئەمنە لێ بنژی کوردستانە ڕۆژ ئاوا شخوا مرۆڤنی قەنجن و باشن بێگومان تێکۆشەرن وتەدینن سەر سەرێ خوا و ئەم لەور بنژی مێتەدینن سەر سەرێ خوا و تبێ ئەڵمانیاژی چۆلی تو چۆلی هەفتوو بینن چارەتنە ئەزوو تەمێ هەفتوو بین ئەزوو چۆلی ده گافتنا مەدەیم بێن ده گاف کورمانجی 9 کیلۆمترم بێن ده گاف تش پێنای ئەرێ بەدڵ یەکتریە بینین ئەس گەلێکی سپاسیاتت کرد هەر بژێ دەی کاتێکی خۆش و شەوێکی شاد و بەختەوەر و شادمان خودێش وەرازی بخاتەوە هەموو کاتێکی خۆش بەبای کاتێکی خۆش شەو باش شەو باش شەبێ ئەمە باش صح